همو سالان همو دمان ام شوبدار و بریارا کود کنفرانسا 2023 ده آتور گرتن و ام هلوستا گل کرد ایراده گل کرد داخواست و هیویا گل کرد جبو هر چاربش کردستانه جبو جیهانه بدن دیار کرن رزدارم چالاکیا ای سال ده دمک قناغك و پیواجویک گلکی مترسیدار و حساس در باسته به لورا جی پیویستیا کو ام کا پیمانا لوزانه ناوروکا و چبو جبر کو گلکی هاته نرخاندن شروع بکرن و هلوست لهمبرات داین کنفرانسا آنجی افچالاکیا ایرو لبرا مخوسته کو به بشداریا هم اکادمیسین سیاستمدار کسین کو دوی واری د شارزانه کو گلی کرد پیویسته آیا جبو روژن پیش پیمانه که دوام یا لوزانه کو دوباره نبه پیویستیا گلی کرد بچه هیه امی چه بکن امی هلوستین بچه رنگی ورگرن امی پانیلیستا گدار بکن بگمان دناوا روژه ده آنجی ده پروگرام ده و بشکی کبناو کرسیا آزاد پارتی و ریخستن سیاسی و لور هلوستا خواه و سکنا خواه و داخواز و هیویه خواه جبو پاشا روژا گلی کرد چه پیویسته بین زمان دپیره اگر در فتح به بگمان و کسایتین کود ناوا گلجی ده هلوست خواه پیام خواه و بدن حوالا لباکور کردستانی ایرو پیواجویه که آیا امی چه ناوی لی بکن پیواجویا دیالوگی پیواجویا آشتیه پیواجویا چارەسەریه ام به چه شێوازی ناو لێ دکەنەمێ بکن لێ پێویستە کو gelê Kurdistanê vê pêvajoyê vê qonağê li gor şert û mercên rojhilata naverast rewşa her çarbeşê Kurdistanê ku di nav de ye li cîhanê çi dibe ku di wî warî de destkeftiyên ku bi destê gelê Kurd ketine raximî ku li Rojavayê Kurdistanê beşek ji peymana Lozanê ku gelê Kurd ne bi xwedî statû ne bi xwedî nasname ne bi xwedî derfet û îmkan çi ji destê wan hate kirin herçendîn ew trajedî û karesatên ku li Rojavayê Kurdistanê ku pêk hatin dijminên gelê Kurd ku di serî de her çar dewletên dagerker dixwazin gelê Kurd bê statû bê nasname weke ku di peymana Lozanê berî 103 sala bi serê Kurd bi çi rengî anîn dixwazin careke din bi wî rengî Kurdan bêpar bikin lê gelê Kurd xwedî îradeyeke xudan vîzyoneke helwesteke siyasî ye xudan îradeyeke ku bedenê wê çi dibe bera bibe em ji dest daxwazên gelê Kurdistanê yê statûyê yê nasnameyê yê hebûna gelê Kurd ku ew jî di nava civaka navdewletî de bi rûmetî bi serbilindî bijî bibe xwedî maf û heq û hiqûq rêzdaran ji ber vê sebebê jî de weke Kongra Neteweyî Kurdistan daxwazî û hêvî
و بانگوازی جه هر چار بشه کردستان را جه کردن دیاسپورای لطبایت جهان پارتی رخستن سازی کسایتن اکادمیسین روزنامه‌وان با مو کاتگوری خواه پیوسته ام پشتگیریه بدن پیواجویا لباکوری کردستان داکو ببه درفت و فرصت که ام بگیجن و خدا ستاتویه که بکن جبر به سبب جیده رخنه گازن تبینیه کسی که هیا ام دنابا خدا پیوسته ام جیب بکن لی پیوسته ام پشتگیریه به همون رنگ و شوازی لوی پیواجویه بکن داکو ام وی پیواجویه ورگرینن درفت قزنج داکو جبو ستاتویا گل کردستانه یا هر چاربشه کردستانه کو ببه قزنجه کو دستکفتیه که گلک مزد پیوسته ام همو پشتگیریه لی بکن ام لیب خودی درکبن رغمی هگر تیدینی و پیشنیاز و رخنه مجیه هده جبر به سبب جیده اگر ام به وی رنگی گل کردستان پارتی و ریخستن سیاسی و جواکی و کسایت رونق بیر روشن بیر ام یک رزیا خواه به وی شوازی پیک نینن باور بکه کار ساتن مزنترین لپیش در فتو دستکفتین هر چار بشه کردستانی هیه ام به ایرادا خواه به هلوستا خواه به سکنا خواه به یک ریزیا خواه به کانینا یک تیانه تویی که ام قارب وان در فتا بپارزن و دستکفتین خواه هیم ببر پیش و ببن پشتگیریا ناو دولتی که ما بحث دکر بو ما هاتا دیار کرن گل کرد بس بی ارادا خواه به یک رزیا خواه به یک اتیا خواه کار ویزیونن هبونا گل کردستان بپارزه جبلی یک رزی و یک اتیا نتوهی تو در فتاکی دن لپیش ما تو نیه جبر به سببه لسر ناوه کنگره نتوهی کردستان ام بانگوازی لحمو پارتی و ریخستنان دکن در فت و روشا روشلاتا نابین و هرچار بشه کردستان لپیش چاوه محمولانه اگر ام دروژک وهاده نین لگل هف دست به دست مل به مل به هلوست و ویزیونا ستاتویا گل کرد به ویزیونا احمد خانی خون و خیال فاکین تیرا ملای جزیری و همو شهیدن هر چار بشه کردستان پیوست اموان ویژون وان هیویه وان داخوازین وان ام لبرچاو بگرن داکو ام کاربن پاش روژا خواه چار نوسا خواه به دست خواه به ایرادا خواه ام جیب بکن جبر به سبب جیده ام بهوینه که ام بانگوازیا مج هر کسی را جیب به و ام روش بری روژه که ام یکیتیا خواه یک رزیا خواه پیک بینن جاره کدن بون حمو بسر سرا بسر چعباراتنا روژا که ام کلیا که ام جبر بچن نکو ام بچن ماری خواه ام درگاه که کار خبات ویزیونه به چش وازی دبه پیوشت ام پیشا خواه بکن ایرو روش نه روژا رونشتنه لمال خواه و عاجز بونه روژا تکوشینه روژا برخودانه روژا که ام ستاتویا خواه بدست بخینن سرکتن جبو ما همویان بجی کرد و کردستان بجی آزادی بجی رزگاری گل سپاس مهندستا بله پیامه که تیر و تجه جعالی افسرو که کنگران توا کردستان کنه که رزدار خراموس نهاجی دوی بشه دا بگمان امه امزیده دریجنا که جبر کن میوان ما گله کنه براستی ام دوی بشه دا اگزاویر رود بر پرسه بشه زاروک و مالباتا یا شارداری یا لوزانه
همه دعوت میکروفون بکن کرم که از کردی تا فرانسی سر چاوی ما شبکه کیوه Mesdames, Messieurs, camarades, chers amis, je suis Xavier Roth, conseiller municipal de la ville de Lausanne, mais je prends la parole aujourd'hui au nom du Parti ouvrier et populaire de Lausanne, un parti qui soutient le mouvement kurde depuis longtemps et qui continuera de le faire. Je vous remercie de votre invitation et je tâcherai de porter la voix porter votre voix et vos revendications aussi bien que mon prédécesseur l'a fait durant son mandat. Nous sommes ici à Lausanne. Notre ville a donné son nom à un traité signé ici il y a précisément 103 ans et un jour, le 24 juillet 1903, au palais de Rumine, à quelques centaines de mètres d'ici. La conférence, elle, avait commencé bien plus tôt, en novembre 1922, à Ouchy, ici même. 8 mois de négociations auxquelles la Suisse n'était pas partie. Elle accueillait, mais ne décidait pas. Je voudrais rappeler simplement ce qui s'est joué ici. 3 ans plus tôt, le traité de Sèvres prévoyait, à ses articles 62 à 64, une autonomie locale pour les régions kurdes et la possibilité ensuite d'une indépendance. Ce traité n'a jamais été appliqué. À Lausanne, le nouveau texte qui le remplace compte 143 articles, mais le mot kurde n'y apparaît pas une seule fois. Les articles consacrés à la protection des minorités, les articles 37 à 45, ciblent les minorités non musulmanes. Les Kurdes musulmans n'entrent pas dans cette catégorie. Ni majorité, ni minorité protégée, une absence juridique pure et simple. Ce qui suit découle en partie de cette absence, des frontières tracées ailleurs, un peuple aujourd'hui estimé entre 35 et 45 millions de personnes, réparties entre la Turquie, l'Iran, l'Irak et la Syrie, sans compter une diaspora mondiale. Et un siècle passé à réclamer ce que le traité de Lausanne n'a pas nommé, une langue, un statut, une reconnaissance. Ce que ce siècle a coûté, vous le saviez mieux que moi, et beaucoup ici le savent par leur propre famille. Je souhaite seulement dire ceci. Ces événements ont des noms, des dates et des lieux. Ils sont documentés et ont une histoire. Or, reconnaître cette histoire n'affaiblira jamais un État. Il faut aussi dire ce que ce siècle n'a pas effacé. La langue est là, avec sa littérature et ses poètes. La musique accompagne les danses et les chants des soirées de retrouvailles. Et les femmes et les hommes continuent de transmettre cet héritage vivant. Ce travail collectif et obstiné a survécu aux interdictions et aux vexations. Aujourd'hui, le moment que nous vivons est ouvert. Le PKK a annoncé sa dissolution en 2025 et un accord d'intégration a été conclu entre Damas et les forces démocratiques syriennes en janvier. Ces processus avancent surtout sur le terrain militaire et sécuritaire. Les questions politiques, la langue, le statut, la place dans une constitution, restent, elles, largement ouvertes. C'est là que se jouera la suite, que nous continuerons à suivre. Le projet démocratique, solidaire et féministe porté par la communauté kurde dans l'adversité reste un exemple pour notre action politique. Et Lausanne, dans tout ça, Lausanne aujourd'hui, Lausanne, elle n'a pas signé ce traité, mais lui a donné son nom. Ça lui donne une responsabilité concrète et réelle, être un lieu où cette histoire peut se dire, se documenter, se débattre, une ville qui peut héberger une mémoire. Le Parti ouvrier populaire continuera d'être à vos côtés dans ce travail et je tiens à remercier l'ensemble de la communauté kurde qui m'a soutenu pendant la phase d'élection. Je sais que nous travaillerons bien ensemble dans les années à venir et je me réjouis de poursuivre ce travail ensemble. Je vous souhaite une journée aux échanges prolifiques et je vous remercie de m'avoir écouté. Espace des questions. زور سپاس حتی و خوش بله نهاجی پارلمنتری هیجای پارتیا سوسیالیست کانتونه رزدار سباستیان کسلر به چپکی و دعوتی میکروفون
Merci. Chers amis, mesdames et messieurs, chers représentants et représentantes de la communauté kurde, d'ici et d'ailleurs. Merci de votre invitation en tant que député et surtout en tant que Lausannois socialiste. Je vais être très honnête, j'aime ma ville de gauche, mais plus j'apprends du traité de Lausanne, plus j'entends et comprends vos légitimes revendications, plus je regrette finalement que ce traité porte le nom de notre ville, proposé semble-t-il par Londres l'année 1922. Et davantage informé chaque année que je me l'étais il y a quelques années, je regarde le palais de Rumine autrement à chaque fois que je passe devant. Et c'est bien entendu la moindre des choses face aux discriminations, aux exclusions, aux persécutions, aux déplacements, au génocide, au massacre qui nous concernent particulièrement, mais qui nous concernent tous et toutes, perpétrés depuis les années 20, ici et ailleurs, dans de nombreuses régions, sous de nombreux gouvernements. Les aspirations kurdes nationales, stoppées par le traité, restent d'actualité plus d'un siècle après, et je crois, et je vous le dis très sincèrement, elles sont parfois mal connues des politiques. La volonté de davantage d'autonomie au sein des divers États, le fait et le besoin d'un État national et indépendant, et avant tout la reconnaissance, évidemment, des droits culturels, linguistiques et politiques, sont des actions certainement légitimes. Et bien que, dans ma compréhension, le peuple kurde ne soit pas une population extrêmement homogène, ce qui se comprend par l'absence d'État propre, sa diversité, même si source parfois de complexité et de contraste, sont à valoriser comme une richesse, à l'image de l'égalité des sexes indispensable à une société démocratique. Aujourd'hui, au-delà des aspirations revendiquées et perdues il y a 103 ans, le traité de Lausanne continue de causer isolement et précarité, exclusion, perte de culture et racisme. Les droits humains doivent évidemment prévaloir sur l'argent, le pétrole, et je vous remercie de votre attention et je vous souhaite de bons échanges aujourd'hui. Merci. gelek spas. Emi berdevam bikin niha jî endamê Partiya Keskan a Lozanê Rêzdar Elias Pançar em davetê mîkrofonê dikin. Şebikên we. Kirin. Mesdames et messieurs, chers et chers camarades, merci pour votre invitation. Je suis Ilias Panchard, élu au Conseil communal de Lausanne et président des Verts et Verts. C'est un honneur pour moi d'être ici aujourd'hui avec vous à Lausanne. Nous sommes réunis dans une ville dont le nom évoque pour beaucoup la paix, la diplomatie et le dialogue. Cela a été dit par mes deux précédents camarades et par l'intervenant juste avant. Mais pour le peuple kurde, Lausanne évoque aussi une blessure. Je l'ai souvent ressenti lorsque je parlais avec des Kurdes, ici à Lausanne, aussi en Suisse alémanique, en Allemagne, en France. Je ne vais pas revenir longuement sur le traité de Lausanne et ses conséquences, ça a été parfaitement expliqué. Ce sera expliqué après lors de la table ronde. Mais aussi parce que vous connaissez cette histoire mieux que moi. Vous la connaissez à travers vos familles, vos parents, vos grands-parents. Vous en connaissez les conséquences parce qu'elles ont marqué votre histoire, elles marquent encore souvent votre quotidien. Moi, je suis né à Lausanne et je considère qu'il est de notre responsabilité à nous, Lausannoises et Lausannois, ça a été dit par Sébastien notamment, de porter cette mémoire, de reconnaître cette histoire et de faire vivre une solidarité active et concrète avec le peuple kurde. Il y a plus de 100 ans, ici même, un traité a redessiné le Moyen-Orient. Le peuple kurde est devenu le plus grand peuple au monde, privé d'État et privé du droit de décider librement de son avenir. 100 ans plus tard, cette injustice continue de produire ses effets. Nous voyons cette injustice, cette violence au Rojava, nous la voyons dans la répression qui frappe les élus, les journalistes, les universitaires et les défenseurs et défenseuses des droits humains en Turquie. Nous la voyons dans les persécutions subies par les Kurdes en Iran. Et pourtant, chaque fois que le monde a eu besoin du peuple kurde, le peuple kurde a répondu présent. Lorsque Daesh menaçait l'humanité tout entière, ce sont les combattantes et combattants kurdes qui étaient en première ligne. Ils ont défendu leur peuple. Ils ont aussi défendu nos valeurs communes, la liberté, la démocratie, l'égalité entre les femmes et les hommes, la justice. Puis, une fois la menace écartée, la communauté internationale a, une fois de plus, une nouvelle fois, comme il y a 103 ans, regardé ailleurs.
Cette logique insupportable et malhonnête doit cesser. On ne peut pas applaudir le courage du peuple kurde lorsqu'il sert les intérêts du monde, puis oublier ses droits lorsqu'il demande justice et indépendance. Aujourd'hui, notre solidarité doit se traduire par des actes, comme le fait notamment la ville de Lausanne, ça a été dit par Xavier Roth. Nous demandons la reprise d'un véritable processus de paix en Turquie. Nous demandons la libération d'Abdullah Öcalan afin qu'il puisse prendre part à ce processus de paix. Nous demandons également la libération de Selahattin Demirtas, de Figen Yüksekdag et de l'ensemble des responsables politiques, journalistes, avocats, avocates, défenseurs, défenseuses des droits humains emprisonnés pour leurs idées et pour leur lutte politique. Nous attendons aussi davantage de la Suisse. Notre pays ne peut pas se contenter d'observer. C'est ce que font l'ensemble des parlementaires de gauche au Parlement, au Conseil national, au Conseil des États à Berne, et c'est ce qui sera continué d'être fait. Enfin, la Suisse possède une tradition de dialogue, de médiation reconnue dans le monde entier. Elle doit utiliser cette crédibilité pour soutenir un véritable processus de paix et rappeler avec fermeté au gouvernement ses obligations en matière de droits humains, de démocratie et d'état de droit. La neutralité ne veut pas dire le silence face aux violations du droit. Le combat du peuple kurde, enfin, n'est pas seulement le combat d'un peuple, c'est aussi celle de toutes et tous ceux qui croient en la démocratie, en la justice, à l'égalité et au droit des peuples à disposer d'eux-mêmes. C'est pourquoi nous continuerons à être à vos côtés, parce que la solidarité ne peut pas s'arrêter aux frontières. Parce que la mémoire n'a de sens que si elle nourrit notre action politique au quotidien. Et parce qu'un siècle après le traité de Lausanne, il est temps que la communauté internationale passe enfin des paroles aux actes. Merci à toutes et tous. Kelek Shpas, Biji Kurdistan. بيجي كرد كردستان بله میوان عزیز امی در باسی بشار دنیا ببن به بشار دنیا دا بگمان کسایتین هیجا هنه به بردوان بکن دوی بشه دا حوالام رزدار گلستان ایکه به بردوان بکن میوانی که وی بشتار ببن رزدار بلیسه جبار فرمان سیاستوان و اندام پارلمانتر عراق دوره یا چارمینه رزدار مرال چیچک لیکولینر و لیکولینر مافی جنانه پروفسور نایف دزوان حقوقناسا ناونتویه دکتر آزاد محمدی ماموستای زانست سیاسیه دکتر طارق حمود نویسکار و لیکولینر اسلام سیاسیه ناویوان کسایتیانه بگمان که مخاندن رزدار گلستان ایکه به بشاد دیا بردوان بکن میوان ما به بردوان بن حوالا گلستان اگر دست آت برای شرطی که گرش بوه و کرم که حوالا گلستان بیدر که او نوی که مکاندن بیدر که پانلی بله اریا و دریجه سرد والله يا قضية ده حبايك لا ياش بوي واحد ده ما فيك بنجي ماما قريب بس وانا ابني ده ماما وانا هنيك تمام معايا فيك وانا هنيا وارجع انت قريب تجربيني سي تمام يلا بيا رجع كويس كمان مستدقن میوان نیجا دبن بانی کنگران تیویا کردستانی کنه که ده ایرو
ام لباجار لوزاني د سدوسيني سالوگرا پیمانا بناوی آشتیه و جبو کردان درستیه ده نه آشتی لزیده 100 ساله که بخور شر کرکرن کشتن تالان آنیه لهر جبیانه دبن به سیوانه ده ایرو میوانین me yen de paneli de bersivan persan bidin çen sernav hene û çen pirsene di vî derbarî de dê biaxivin û piştre jî eger pirsê we hebin pirsê deşdaran hebin em ê pirsan jî bigirin bi awayê pirs û bersiv di beşa duyem de em ê berdewam bikin li berê ez mêvanan bidim naskirin dubare Bilêse Xan, Bilêse Cebbar Ferman, siyasetmedar û endama Parlemena Iraqê ya dewreya çarenîn bexêr bên. Bilêse Xan dê di beşa gelo piştî 100 salan wê peymana Lozanê bi dawî bibe, di vê beşê de nêrînên xwe bi me re parve bike. Her wiha Meral Çiçek, lêkolînera mafê jinan û rojnameger, di avakirina serdema azad ya Netewî Kurd de derfetên têkoşîna jinê de di axaftina xwe de veko lew li ser wê raweste. Li milê rastê jî Profesör Naif Bezwan, mamosteyê zanistên siyasî û têkiliyên nav li tevî, ew jî dê di mijara ji dîrokê heta îro rejîma Lozanê û pirsa Kurd dê bi me re be. Doktor Azad Mihemedî, mamosteyê zanista siyasî, ew jî dê di mijara nirxandina nasyonalîzma Kurd xîtaba netewî ya hevbeş de nêrînên xwe bi me re parve bike û di dawiyê de jî Doktor Tarık Hemû, nivîskar û lêkolînerê îslama siyasî, di mijara piştî 103 salan ji peymana Lozanê Rojavayê Kurdistanê parastina hebûn û nasnameya netewî de dê nêrînên xwe li gel me parve bike. Em dest bi panêla xwe dikin ve Bilêse Xan, Bilêse Cebbar Ferman, siyasetmedar û endama Parlemena Iraqê ya dewreya çaremîn û em di mijara gelo piştî 100 salan wê peymana Lozanê bi dawî bibe dest pê dikin. Kerem kirin. Ama bugün bedesini ulaştırayım. Adres daha başka. نه من عندي بس زۆر سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵم کە ئەمڕۆ لە شاری لۆزان لە خزمەت ئێوەی عزیز و قەدرگراندا هیوادارم بتوانم لە ماوەیەکی کەمدا ئەو بابەتی کە ئامادەم کردە پێشکەشتانی بکەم. بێگومان هەمووتان لە من شارەزاترن لەبارەی پەیماننامەی لۆزانەوە کە لەم شارەدا واژوو کراوە لە نێوان دەوڵەتانی براوە جەنگی جیهانی یەکەم و هەروەها لە نێوان تورکیادا. لە ڕاستیدا من نامەوێت بچمە سەر باسی ئەوەی کەوا کێ خەتابار بووە لە کوردەکان و خەتای خودی کورد و لە دەستدانی ئەو هەلانەی کە هاتۆتە پێشەوە و ئەو هەڵە گەورانەی کە کورد ئەنجامی داوە. بێگومان لەم بارەیەوە زۆر قسە کراوە و خۆخۆری کورد و یەکنەبوونی کورد زۆر باسی لێوە کراوە. بۆیە من نامەوێت بچمە سەر ئەو باسە. ئەوەی کە ئەمەوێ لێرەدا باسی بکەم ئایا دوای زیاتر لە سەدەیەک دەکرێت پەیماننامەی لۆزان هەڵبوەشێتەوە یاخود سەر بکرێت یاخود بەندەکان هەموار بکرێتەوە. بێگومان هەمووتان دەزانن پەیماننامەی لۆزان خۆی لە 143 مادەدا دەبینێتەوە و هەروەها زیاتر لە 17 میساق و ڕێکەوتنامە و پەیماننامە و هاوپێچی تێدایە. گرنگترینی ئەم مادانە بریتین لەوەی کەوا سنووری دەوڵەتی تورکیا و دانان بە ئەنقەرە وەکو پایتەختی وڵاتی تورکیا. یەکێکی تری گرنگترین مادەکانی ئەوەیە کەوا یاسا بۆ بەکارهێنانی گەروئاریەکان کە بۆ بازرگانی و بۆ سەربازی گرنگن، هەروەها
مادەیەکی تری بریتی بوو لە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شەڕ لەلایەن تورکیاوە. لە ڕێکەوتنامەی لۆزاندا تورکیا دەستبەرداری سەروەری خۆی بوو لە وڵاتانی مصر و شام و عێراق و سووریا و هەروەها لە قوبرس جگە لەو شارانەی کە کەوتنە نێو وڵاتی سووریاوە کە بریتی بوون لە ئۆفەر و ئەدەنە و غازی عنتاب و کەلیس و مەڕەش. یەکێک لە خاڵەهەرە گرنگەکانی ڕێکەوتنامەی لۆزان بریتی بوو لە پاراستنی کەمینەکان، بەڵام بەداخەوە لێرە کە باس لە کەمینەکان کرا باسی کوردی تیا نەبوو، مەبەست لێی کەمینەکانی مەسیحی واتە کەمینەی ئاینی مەسیحی ئۆرتۆدۆکس و ئەو ئیسلامانەی کەوتبوونە بەشی یونان و بەشی بولگاریاوە. ئەوانە مەبەست بوو لەو مادەیە. لە لۆزاندا هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ کۆتایی هاتنی ئەو پەیماننامەیان. لە بەشێکی زۆری پەیماننامەکانی کە لە جیهاندا دەکرێت لە نێوان وڵاتاندا بێگومان کاتی تیا دیاری کراوە. بۆ نمونە پەیماننامەی نانبین لە نێوان بەریتانیا و وڵاتی سین کە تێیدا دیاری کرابوو لە ساڵی 1898 ئەم ڕێکەوتنامەیە واژوو کرا و هۆنگ کۆنگ درا بە بەریتانیا، بەڵام تێدا نووسرابەوە کە ئەم ڕێکەوتنامەیە و ئەمە تەنها بۆ 99 ساڵە. دوای 99 ساڵ واتە لە ساڵی 1997 هۆنگ کۆنگ درایەوە بە وڵاتی چین، بەڵام لۆزان وادی تیا دیاری نەکراوە، واتە ناتوانانی بڵێ کەوا دوای ئەو وادەیە ئەم پەیماننامەیە بەسەر ئەچێت. بەڵام ئەوەی کە بینیمان ئەوەیە ئەکرێت پەیماننامەیەک واژوو بکرێت و پەیماننامەکەی پێش خۆی ئلغا بکاتەوە. بۆ نمونە سیڤەر واژوو کرا، بەڵام بە لۆزان سیڤەر ئلغا کرایەوە، کەواتە ئەکرێ هاوپەیمانیەک پەیماننامەیەک ڕێکەوتنامەیەک جێگرەوەی لۆزان بێت. بۆ نمونە عێراق وڵاتی عێراق چێوەی وڵاتی عێراق دیاری کرابوو و کورد تایە وەکو کەمینە دەستیشان نەکرابوو و هیچ ماتێکی نەبوو، بەڵام ئێمە ئەمڕۆ بینینەوە لە باشووری کوردستان کورد سەربەخۆیی خۆی هەیە و خاوەنی قەوارەی خۆیەتی و هەرێمی کوردستانی هەیە پەرلەمان و دامودەستگاکانی خۆی، واتە ئەمە یەکێکە لەو بەڵگانەی کەوا لۆزان ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. سەبارەت بە تورکیا مەبەستێکی بەخواستی ئەوەی هەیە کەوا خۆی زیاتر بەرفراوان بکە و خۆی بە دۆڕاوی ئەو ڕێکەوتنامەیە ئەبینێ و کار دەکات بۆ گۆڕینی ئەو هاوپەیمانیە یا ئەو پەیماننامەیە کە واژووی کردووە. تورکیا مەبەستێتی کەوا خۆی بە تورکیای ئێستا جیاوازە لە تورکیای ئەتەتورک و خۆی بە بەهێز ئەبینێ و لەو بڕوایەیە کە غەدری لێکراوە لە پەیماننامەی لۆزاندا، بۆیە ئەیوێ بەشێکی زۆری ئەو خاکانی کە لە دەستی یاوە دووبارە بەدەستی دێنێتەوە. بۆ نمونە دوورگەیەک هەیە لە دەریاچەی ئیجە بە ناوی کاستێلیۆس. ئەم دوورگەیە تەنها 2 کیلۆمەتر لە کەنارە دەریاییەکانی تورکیاوە دوورە، بەڵام 500 کیلۆمەتر لە یونانەوە دوورە، بەڵام وەکو خاوەندە بۆ یونان تورکیا ئەمەی بەدڵ نییە و هەوڵ دەدات کەوا ئەو دوورگەیە ڕاستە دوورگەیەکی بچووکەوە تەنها 11 کیلۆمەتر دووجایە فراوانیەکەی و خەڵکانێکی کەمی تێدا دەژوت، بەڵام لە ڕووی جوگرافیاوە گرنگە. ئەم دوورگەیە ڕێگرە لەوەی کەوا تورکیا بتوانێت بە دوای نەوت و غازدا بگەڕێ لە دەریای ناوەڕاست. بۆیە لە هەوڵی ئەوەدایە کە موسڵمانانی ئەم ناوچەیە چی ژێردەستی یونان وەکی بولغاریا هان بدات بۆ ئەوەی خۆشاردان بکەن، ناڕازایەتی دەربکەن، وی ئەو بەندەی کە لە لۆزاندا هاتووە کە دەڵێ ئەبێ مافی کەمینەکان بگرێت بڵێ پێشێل کراوە و بەو شێوەیە ئەو مەنطقەیە بگەڕێنێتەوە بۆ ژێردەستی بکەن. و هەروەها 7 کۆمەڵە دوورگە هەن لە دەریای ئیجە کە تورکیا بە هەمان شێوە بە مافی خۆی دەزانێت. بەشێکی تری کە ئاڵوگۆڕ کە بەسەر ڕێکەوتنامەی لۆزاندا هاتووە مەسەلەی هاتایە. لە هاتای واتە پێش ئەوەی هاتای ببێ بە بەشێک لە تورکیا پێشتر ئەمە بەشێک بووە لە سووریا و بە ناوی ئەسکەندەرونە بووە هەتا ساڵی 1939. لە ساڵی 1939دا تورکیا ڕاپرسیەکی لە ئەسکەندەرونە ئەنجامدا. لەو ڕاپرسیە کوردەکان و عەرەبەکان بایکۆتیان کرد و تورکیا خەڵکانێکی زۆری لە تورکیاوە بە بار هەڵگر گواستەوە بۆ ئەسکەندەرونە و لەو ڕەفەڕاندۆمەیە هەموو دەنگیان بەوەدا کە بگوێزرێنەوە سەر وڵاتی تورکیا. ئەمەش بۆ هۆی ئەوەی کەوە سووریا
ئەسکەندەرونە لە دەست بدات و بگەڕێتەوە سەر تورکیا و تورکیا ناوەکەی گۆڕی بۆ هاتای و بەشێکی زۆری شار و شارۆچکە و لادێ و گوندەکانی ئەو دەڤەرە ناوەکانیان هەر هەمووی لە کوردی و عەرەبیەوە گۆڕدرا بۆ تورکی. ئاڵوگۆڕی بەسەردا بێت. ئەگەر ئەو پەیماندا نەکرێتەوە بەڵام بەندەکانی دەکرێت ئاڵوگۆڕی بەسەردا بێت. ئێمە دەتوانین سوود لەم ئاڵوگۆڕە وەرگرین. وەکوتم لە دوای 16 ساڵ لە ڕێکەوتنامەی لۆزان هاتای خرایە سەر تورکیا. دوای 16 ساڵ. بەشێکی تری کە ئاڵوگۆڕ بەسەر ڕێکەوتنامەی لۆزاندا هاتووە بریتیە لە گەروی بۆسپۆرس. گەروی بۆسپۆرس ئەگەڕایەوە واتە داهاتەکەی و خاوەندارێتەکەی دەگەڕایەوە بۆ بەریتانیا. بەڵام لە دوای ساڵانێک دوای 3 ساڵ لە ڕێکەوتنامەی لۆزان ئەم گەروە خاوەندارێتەکەی گەڕایەوە بۆ تورکیا کە گەرویەکی ئێژگار گرنگە و ئەم گەروە وەکو دەزانن دەریای ڕەش دەبەستێتەوە بە دەریای ناوەڕاست لە ڕێگەی مارماراوە کە ئەمە بۆ بازرگانی و بۆ جوڵەی سەربازی زۆر زۆر گرنگە بەتایبەتی لە ئێستادا کە ئێمە ئۆکراینە هەیە و شەڕی ئەمریکا یەکێکە لە گەروە هەرە گرنگەکان لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووریەوە و ئەمە دوای ساڵانێک خاوەندارێتەکەی گەڕایەوە بۆ تورکیا. وەکو دەبینین بەندەکانی لۆزان دەکرێت ئاڵوگۆڕی بەسەردا بێت. لە ساڵی 1936 ئەم ڕێکەوتنامەی مۆنتۆرۆ بۆسپۆرس گەڕایەوە بۆ تورکیا. کاتی فشاری کە تورکیا لە بەردەستی وەیەتی بریتین لە ناڕەزایەتی موسڵمانەکانی یونان و بولغاریا، هەروەها ئەم جەنگانی کە ئێستا هەن لە بینی ئۆکراین و رووسیا و ئێران و ڕێژەی پەنابەران لە تورکیا. زیاتر لە 13 ملیۆن پەنابەر لە تورکیایە. هەر کات لە سیاسەتی ئەوروپا یا لە سیاسەتی ئەمریکا و UN ڕازی نەبوو ئەوە دەرگا بەڕوویاندا دەکاتەوە بۆی بیانێرە بۆ ئەوروپا کە ئەمەش کاتێکی فشارە. لێرە ئەمێ باس لەوە بکەم کە بینیمان ئاڵوگۆڕ بەسەر لۆزاندا دەکرێت بێت. کورد پێویستە چی بکات؟ کە یەکێک لە خاڵە گرنگەکانی کە کورد پێویستە چی بکە ئەوەیەکەوە ئێمە چۆن بیسەلمێنینەوە نائەدالەتی بەرامبەر بە کوردانی عەلەوی و کوردانی ئێزیدی دەکرێت کە ئەمەش پێشەڵکردنی یەکێک لە بەندەکانی لۆزانە کە ئەڵێ ئەبێ مافی کەمینەکان بپارێزرێت. بێگومان پشتیوانی سیاسی پارچەکان لە یەکتری زۆر زۆر گرنگە بێ ئەوەی دەسوەردان لە کاروباری یەکتریا بکرێت. هەوڵدان بۆ بەدەستهێنانی فیدرالیەت یا خۆرجێیی وەکو هەنگاوی یەکەم ئەگەر دەوڵەتیش نەبێت. دروستکردنی پەیوەندی ئابووری لە نێوان ئێمە و ئەو وڵاتانەی کە بە هەمان شێوە زەرمەندی لۆزانن وەکو یونان، وەکو سووریا، ئەرمێنیا، بولگاریا. ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان. خستنە ڕووی زیانەکانی لۆزان کە نەک تەنها کورد زەرمەندە بەڵکو ناسەقامگیری ئابووری و ئەمنی ئەمە یەکێکە لەوانەیەکەوە وڵاتانی ناوچەکە هەمووی لێی زەرمەندن. ئێمە دەبێت دەرکەوتەکانی لۆزان وەکو کۆمەڵکوژی دەرسیم، گەلامی زیلان، ئەنفال، کیمیایی بارانی هەڵەبجە، جێنۆسایدی ئێزیدیەکان ئەمانە هەمووی بە دۆکۆمنت بکرێت و پێشکەشی نەتەوە یەکگرتوەکان بکرێت. خاڵێکی تری کە زۆر زۆر گرنگە کورتکاری لەسەر کە ئەوەیە کە چۆن ببێتە دەوڵەتی چاودێر لە نەتەوە یەکگرتوەکان. بێگومان ئێمە دەوڵەت نین و دەوڵەت نەبی یاسای نادگرێتەوە، بەڵام وەکو زانین فەڵەستین و ڤاتیکانیش دەوڵەتی چاودێرن. ئەگەر نەتوانین ببینە دەوڵەتی چاودێر لە نەتەوە یەکگرتوەکان ڕێگای تر هەیە بۆ ئەوەی بە هەمان شێوە بەشدار بین لە کۆبوونەوەکانی ئێوەیە، بۆ نمونە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ڕێکخراوی ڕابەشکاری هەیە کە دەتوانێت کار لەسەر ئەوە بکاتەوە مافی مرۆڤ و لە بواری ئابووریەکەوە بەو شێوەیە ببینە چاودێر لە نەتەوە یەکگرتوەکان. دەکرێتیش لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ئەو وەفدانەی کە بەشدار دەبن لە وەفتە نێودەوڵەتیەکان کورد بەشدار بێتیایە لەژێر چەتری وڵاتانی ئەندام. بەڵێ ئەوەی کە خاڵێکی کە زۆر زۆر گرنگە دوو زانایی نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتیەکان هەم شتێفان پالمۆس لەگەڵ جیمس کارپۆرت ئەمانە پێیان وایەکەوە دروستبوونی دەوڵەت تەنیا بڕیاری سیاسی ناوێت
بەڵکو دەکرێت لە ڕێگەی دام و دەستگاوە بێت و لە ڕێگەی پاراستنی مافی مرۆڤەوە بێت لە ڕێگەی خۆبەڕێوەبردننی وەکو پەرلەمانەوە بێت هیوادارم کەوا توانی بێتم پەنێلێک پێشکەش بکەم کە بیسەلمێنم کەوا ئەتوانین لە ڕێگەی نێودەوڵەتیەوە ئاڵوگۆڕ بەسەر بەندەکانی لۆزاندا بێنین ئەگەر چیش نەکرێت لۆزان ئەلغا بکرێتەوە بەڵام بەپێی پەیماننامەی تر کە بێتە ئاراوە بتوانین لۆزان ئەلغا بکەینەوە یا ئاڵوگۆڕ بە هەندێک لە ماددە و بەشەکانی داڕێنین سپاسانەکەم سپاس بلیسە خان بلیسە جەبار فەرمان پرسا سەرەکە بەلکی ئەوە پەیمانێکی وەکە مطلق لەسەر کوردان هاتیە فەرزکردن مەشئولیەتی چ قەسمایە چەند ڕەوایە ئێدیژ بۆ کوردان بەرسما بێ ئەز دەبێژم بێدەژی وەرە وەم بەردەوام بکەن بە مەرال چیچێک لێکولی ئۆڕۆژنامەگەر بە ئاواکردنا سەردەما ئازاد یانەتەوە کورد دە دەرفەتێن تکوشینا ژنی کرن سپاس دەکەم خواهر دەکەم هەموو بزانن و هەرپەیمانە لۆزانێ هەمان دەمێدە وەک هەرپەیمانی ئاشتی پێناسەکردن و کۆنفەرانس بۆ خۆشی وە کۆنفەرانسێکی ئاشتی هاتبوو نافکردن بەشە دەستێکی هەرپەیمانی دێژی گوتنێک وەها دەرباستبێ دەبێژە هەرپەیمانە لۆزانێ بە شێوەیەکی کێسین یعنی ئەکید داوی لە رەوشە شەر ئاکو ji sala 1940 be yani destêka şerî cihanê yekemîn de li rojhilata navîn de berdewam dike tîne yani cumleyekî wiha dibirde destê dike derbas dike lê de esas de em hemû dizanin ku ji roja îmzakirina herpeymana Lozanê ta îro yani dêdîtirî 100 sal de aslında hin bêhtir berdewamiya şer û alozî krîv û kaos li rojhilata navîn de nîsoger kiriye û taybetî Kurdistanê de. Di wir de mesele tenê sînorên ku pirarî bi cetwel hatine xêzkirin nîne. Bi Lozanê paradîgmayekî hatiye avakirin ku xwe distfêre herî zêde sê sala. Lê yekemîn modelekî netew dewlet ê monîst yani yekperest du modeleke hemwelatiyê ku xwe distfêre homojenbûyna etnîk û olî ê sêyem jî înkarkirina mafên kolektîv ên gel û baweriyên cuda yani em jî re dibêjin kêm netew ji ber vê jî derbaskirina sîstema Lozanê di roja me îro de ji guhertina sînoran bêhtir pêwîst dike xwe bistfêre paradigmayê wê yani fokus dike li ser paradigmayê ku bi Lozanê hatiye avakirin yani avakirina nîzamekî polîtîk a pluralîst yani pir rengî demokratîk û weker. Di roja me îro de aktörê siyasî yê ku herî zêde xwedê potansiyela şkenandina paradigmayê Lozanê gelê Kurd e. Lê divê ji bo wê bi derdorê hedef û armancekî hev beş bernameyekî hevpar yekîtiya xwe çêkir. Herpeymana Lozanê wek hûn hemû dizanin destpêka fermiya bê statûrîştina gelê Kurd e û parçekirina Kurdistanê ye. Pirsgirêka Kurd di vir de hatiye dîzaynkirin. û mirov dikare bi derbarê polîtikayên derve, işte faktörên dînamîkên derve gelek tiştîne ser zîman. Ez bawer dikim îro di panêla me de jî axaftanên me yên birêz êdin jî bi ser vê mijarî bisekinin. Ez pir zêde naxwazim bi perspektîfa tevgera jin ser vê mijarê pir zêde bifikirim. Lê divê em heman demê de hinek jî li ser faktörên hundirîn, dînamîkên hundirîn bisekinin. Taybet di wir de pirsa Kurd çima nebûn yek, çima nekarîn yekîtiya xwe ava bikin pir mühîm e û di vir de rola dînamîkên hundirîn çi bûn. Ji ber ku dema ku em dîroka Kurd û Kurdistanê dinêrin dibînin ku aslında di gelek qonaxan de hewldanên ji bo avakirina yekîtiyekî hebûn û gelek tifaq jî hene yani em dikarin gelek tifaq xêz bikin. Mîna sed sala şanzdemîn de hemberî xeteriyê ji împaratoriya Safewî
به پیشنگی و میماریا ادریسی بیتلیسی یکیتیا میرین کرد که به پروتوکول آماسیا هاتی فرمی کرن میناکی که دیسا ست سالا نوزدنین ده سرهلدانا بن پیشنگی شیخ عبیدالله نهری hemen de midem gelek cadan ve serhudan ekimin ineteviti penasetrin çünkü burada gelek havdan hebun esaslı jibu bername ki vere avakırın jibu rıfıstine ki netevi de avakırın disat setsala disteminde minaki sınkoy şikaki minaki ki gelek birinde yani dühündürevi serhudanın ango engejin dühündürevi tevgeri siyasi inetevi de gelek havdan u gelek engejin minaki şeyinber jibu avakırına yekitiya gelikur hebun. Ve burada tişteki pır birinçiyen dubinin ku gelek carandı. Nafdiro keme de havdanın jibu avakırına yekiti hem beri xeteri kicderbe. Yani yine çi geriday dinamikin derbe şekil girtin. U hemen deneyde ev havdan pır car bugün şeyi ango embejin formi ittifakeki yani alyanseki form girtin ama alyans tişteki cudaya yekiti tişteki cudaya. Alyans ango embejin ittifak dikare bu da zemin bingeha yekitiyeki ama bu seri xone yekitiye. Jubuvi dibe emine jehep cuda bikir. Naha tabi mırov dikare diyordu gelek sebep resdike. Yani çıma usabu, çıma menekari enderbasi asla yekiti budur. Ama az dibeyşim diyordu taybet demakanda perspektif ekijin ve mücadele dönerim. Tişti kendiliğinin evet ku diyordu bandora neyini ya destilatlar ya ten. İku Amerikarın musajı penaserlikin bila küçük de besiyemin de roleki pır birin istiyor. Jibo ku netewek bikare در دور پروژه کی پوزیتیو jibo avakirna peşeroje kunu kom bibe dinge ki demokratik bibe hebe. Jibo veji dibe derfete tevlibuna civaki hebe u tene biribedir elitin siyasi sınırlar nemine. Yani burada aslında aktif buyna dinamikin hündürün en civaki veki ronak bir veki hünermend veki tevgeri jinu cuvan veki ulu bavariyen juda u her vekidin pır birinde. Ne de dirokede yani dirokemede jin veki dinamikin bingeyin jibo azadi demokrasi vekevi Netice destilatları u bağlıksaları ne bu irade ne karin roleki pozitif a avatar bilizin. Hemen teş bu civaki freşi de rastare. Ve durujame irode neteve demokratik proje ki pozitive aslında jibo avakırna yekitiye netevi u diğer kırna peşe rojakva. Jibo ku yekitiye netevi neteni ittifakeki siyasi be ne de hemen deneyde bir proje ki hevbeş jibo avakırna jiyanek azat misal velatek azat dibe ev bu xwe demokratik be xwe karaktereki demokratik be jibo wê jî pêşengiya jinan pêwîst e ancak jin dikarin karaktereki demokratik azat û wekhev a yekitiya netewî wîsoger bikin. Ancak jin dikarin roleki pêşengilîzin ji bo derbastirina ferasetê destilatariya teng ê ku berjewendiyên xwe teng li ser berjewendiyên netewî ê giştî pozisyone dike. Ji ber ku nasnameya xwe jin dikarin derbe sînorên polîtîk û îdeolojîk jî kom bibin dema ku kom dibin ji fark û cudahî di navbera xwe de bêhtir dikarin li derdorê hırsgirêk û armancên hevbeşî hêzekî hevpar ava bikin. Yani ev yetenek, ev kabiliyeta jin heye û di nav jinên Kurd li çarbeşên Kurdistan û li diaspora jî ev wê potansiyelê pir şênber jî dibînin û tê birêxistin kirin jî. Niha dema ku em tên ser derfetên têkoşîna jinê di avakirina serdema azad yani netewî Kurd de yani 103 sal piştî Lozanê mirov dikare herî zêde ser sê xal bisekine. Ez dixwazim wan rês bikim wisa jî axaftina xwe tamam bikin. Yek qada siyaseta netewî de
bandorek pozitif a demokratik kirin. Ango em jêre bêjin prensîbên yekîtî û xetên sor diyar kirin. Ji ber ku ji hundir de dikarin bandorekî mezin ji bo derbazkirina polîtikayên ku berjewendiyên tên ê partî ê hizban ê îdeolojîk esas digirin ava bikin. Dîsa ji bo wê jî hin pozisyona xwe xurt kirin hin jî yekîtiya netewî ya jinên Kurdistanê avakirin gelek mühim e. û li ser vê esasî bandorekî pozîtîf li ser siyaseta giştî li Kurdistanê kirin mijarekî pir girîng e. Ser vê esasî ji sala 2010 ve heya roja me îro gelek hewdan hatine çêkirin ji bo pêşxistina yekîtiya netewî demokratîk a jinên Kurd. 2010-2012 ji bo wê li Amedê û li Hewlêrê konferansên netewî hatin pêşxistin û roja me îro de jî hewdanên mezin hene ji bo ku konferansa siyemîn ê jinên Kurd were li darxistin da ku bikarin hem bi hundir de yekîtiya xwe ava bikin heman demê de li ser vê esasî bikarin bandorekî li ser siyasetî giştî li Kurdistanê bikin. Ev mijarekî. Mijara duyem jî dînamîkên demokratîk ên civakê xistina nav tevgerê û kurtkirin di wir de derfetên têkoşîna jin gelek xurt e. Da ku civakê bikare bandorekî pozîtîf li siyaseta giştî li Kurdistanê bike jin dikarin pêşêtî bikin. Dîsa pir girîng e ku civak bi xwe jî pîvanên yekîtî diyar bike. û wek mijarekî sêmîn jî hemberî polîtîkayên ên ku xizmeta berjewendiyên netewî nakin helwest diyar kirin ji hêla civakê mijarekî pir mühim e. Yani di wir de dînamîkên civakê rolekî girîng dilîzin car car dikevin tevgerê lê pêwîstî heye ku ew hîn kurtkir were birêxistin kirin dibêjin di wir de jî herî zêde jin dikarin pêşêtiyê wê bikin. Mijarekî wê dabêjin di qada siyaseta nav netewî de jî nûnertiya Kurdan kirin de derfetên jin bêhkirin taybet roja me îro yani em bêjin ji destpêka berxwedana Kobanî ta roja me îro seranserî cîhanî de jî îmajekî nû ê jê Kurd hatiye avakirin îmajekî gelek pozîtîf û gelek derî vedike jinan re vedike yani biriya jin aslında ji netewekî jî vedike û em rastî jî di kar û xebatên xwe de dibînin ku ev qat yani qada siyaseta nav netewî ji bo jinan bêhtir vekirîne. Mînakekî bidim par şandeyekî jin ji rojava hatibûn Awropa û hemû partiyên ku di Parlamentoya Almanyada cî xwe digirin xwestin hevdîtinekî bi vê şande bikin. Ama heman tîş ji bo PYD ango em bêjin ji bo rêveberiya xweser derbasdar nebû. Ama dema ku jin hatin rastî jî hemû partî pir xwestin hevdîtin li wan bikin wan pêşwazî bikin. Yani ev numûneyekî ye. Dîsa jin bêhtir dikarin bi nasnameyekî netewî lobî pêş bikin û bikevin nava qadên dîplomasiya nav netewî di vê mijarê de jî ez mînakê bikim îsal meha Adarê de şandeyekî jinên Kurd beşdarê rûniştinên jin ê netewên yekbûyî li New Yorkê bûn 2 hefta û hejmarekî baş ê jinên Kurd ên ku em bêjin belkî hîn bêhtir wek kes wek ronak bir wek akademisyen jî xwe dinîşandan di wir de rolekî pir girîng dilîstin. Yani mînak ez dibêjim di rûniştinên mafê mirovan de pir zêde belkî em bêjin di nav vê Kurd jî hinek xebat tê meşandin ama tu bêje bi şandeyekî, bi ajandayekî, bi dosya, bi tareban bi hevra em bêjin ji çarbeşên Kurdistan bi hevra karkirin de derfetên jin hîn bêhtirin û ev potansiyelekî mezin bixwaretîne. Ser vê esasî Kurd carekî dîtir bêjin dema ku em werin mijarê axaftinê derfetên têkoşîna jinê Kurd ji bo em bêjin avakirina serdema xwe di sed sala 21 de çinin mirov dikare carek dîtir bin xêz bike yek bandor li ser siyaseta giştî Kurdistanê de dudu xistina yani dînamîkên civakê zêndîkirin bi rêxistin kirin û xistina tevgerê ê siyemîn jî di qada siyaseta nav netewî de lobî de bi nasnameyê jinên Kurd kar û xebatdariya meşandû di vê mijarê de sed sala me îro yani di sed sala 21 de gelek derfet hene di vê envan hemiyan Kurd bikin gelek sas. Spas ji bo Meral Çiçek bêguman sed sala borî li dijî tune hesibandina Kurdan li dijî statuya ku Lozanê li ser Kurd û Kurdistanê ferskirî gelek serhildanên gur û mezin çêbûn lê
تایبەتی نیف سەد ساڵە بووری ژمارە نیشان دەدە سەرهەڵدانا هەری مەزن لە دژی لۆزانê û peymana Lozanê serhildana jinan e ku îro li Kurdistanê bi navê jin jiyan azadî li ser kar e û em berdewam bikin bi Profesor Naîv Bezwan mamostê zanistên siyasî û têkiliyên navnetewî bi mijara ji dîrokê heta îro rejîma Lozanê û Pirsa Kurdistanê kerem devam gelek stastım ji bo xandina we ji bo organizasyonê û ji bo niha îro ango sed û sê sal piştî destnîşankirina peymana Lozanê em li bira kom bûne ku li ser peymana Lozanê biaxivin û helbesta xwe diyar bikin. Bêguman ji bo çi ew pêwîst e bêguman têgihiştinekê rast derheqa Lozanê de do çiqas pêwîst bû îro jî halqas pêwîst e ku pêwîstin nîm be. Ji bo têgihiştinekî baştir ez dixwazim bi çend pirsan dest pê bikim. Ji bo ku em tê bigîjin ka Lozan çi ye û çawa çêdiye û encamê wî ji bo Kurdistanê li ser Kurda bi taybetî çi ye. Peymana Lozanê çi ye û ji bo Kurdatê çi wate ye? Lozan pergalekî çawa, nîzamekî çawa ava kir û bandor encamê Lozanê li ser doza Kurdistanê mafê seldeterminasyonê Kurda çi ye? Ji bo wê pêwîst e ku em sê taybetmendiya bi Lozanê em dikarin bi sê taybetmendiya pênase bikin. Yek, Lozan pergalekî siyasî heremî bi rojhilata navîn de ava dike, yani nizamekî siyasî û heremî ava dike. Dido, Lozan projeya dagirkeriya entegralîst e, yani bi avakê entegralîst dagir dike welatan bi taybetî Kurdistan. Sisê paradigma siyasî, paradigmakî siyasî Lozan li ser dingeha bêstatîbûn, bê nenasandin û neçareserkiriya doza Kurdistan hatiye avakirin. Li ser van her sê taybetmendiya mirov dikare dîrok û dahatû yani do û îro ê Lozanê bi hev re girêde û baştir analîz bike. Ez dixwazim bi Kurdî li ser van her sê xala bisekinin û bûya wan jî dixwazim ka gelo têgihiştina Lozanê baştir tê bigîjin. Daha avakirina pergala nû di têkçûna împaratoriyên li encama şerê cîhanê yekem de li rojhilata navî cîhanê da sedemekî nû dest pê kir wek tê dizanîn. Rejimên hevgirtinê ango Almanya, İmparatoriya Avusturya û Macaristan û İmparatoriya Osmanî wek sedemên şer
devleta Kurda ve Türkiye jbovi gene başarı Kurdistan yani eyalet-i Müslümanı ve parçayaki Türkiye. Yani her düzey argümanı var işte balkı şere ister determinasyona Kurdaya. Bir daviye da ister psikolojika Müslümanı levlatın çiğname u peymana bişazda belgan ve bir sürü çare tırmehe le pale Rumin te imza kırın. Daviyevi da bir sürü 1926'da bir sürü çaranda yani Musul bir parça ki Irak'ı yani İngiliz Musul'e destinin devleta mandater Irak'ı var grededin o 1926'da sinore nava Türkiye, Irak'ı ve Suriye te misogerkin. Prania Kurda vakti ku komisyona milleti yekbuyi ve çahe komisyona League of Nations vakti de Kurdistan'ı Prania Kurda division en yad hazın devleti ki sarıfa ama Kurdistan yani Musul'e an yani ev devleti ki sarıfa bu bile Bandora İran'da ava pardon İngilistan'da ava ava anji eğer ku Kurd به عراق را به گردان گرن مافیوانی نتوی بین ناسکرین. کمیسیون کردچه لمسلی لکردستان باشور بسر قاده لکولین دکه ده انجام دا راپورا خدا آوادن مسئله دبی هکه کریترین نتوی کریترین etniki بین اساس گرتن انجام اوکو گرد دولتی کرد سربخا به آواکرین جبر کو سدی 85 Musul Kürde. Ama komisyona kuvvet çağı cihayla League of Nations civakan netavanda te çekirin ama komisyon dedi ama da müsaade edecek. Diğer vidacı mafya Kürdan neye kabul kırın, mafya vanise determinasyonu neye kabul kırın. O ev Musul ve Irak'ta te geridan. Kalan lisenin jeveku kagaro endkarın çağa je diyor ki ev diyor ki bir kişi mekanizma yani ev kulozane ava kiriye pergala nizama kulozane ava kiriye bir kişi mekanizma hujnu vardı Afrin'in ujdu hatta iro ev berdavam dike. Edxazım jvoji se tişta ve zaman yek bir statümüne Kurdistan'e gelek iro havala basari meseletin tişteki gelek peviste dido nenasina Kurda ve neteve sisse ne çara serkina Kurdistan'ı. Edxazım bu Kürtî serban her şey hala bir sekrimş gel her şey hal ev nizama Lozane ava kiriye 1923'da Rojlata Navida ev her şey mekanizma heji ser doza Kurdistan'ı berdavam. Şu an vakakumun baskı peyman bingaha siyaseta Kürt ne statübün non status'e hati avakırın. Her perçeyi Kurdistan jekiri ve perçeyi Türk, Arap ve Farisan. Ve coğrafi edi rojlat, Bakur, Başur, Rojavaya Kurdistan tüne, Rojavaya İran, Rojlat Türkiye, Bakure Irak, Suriye heye. Bir roje ev bedame. De siyaseta nenasin bakın bizim politics of non-recognition astatiya Kurda azadi ve keviya Kurda ve Kurdistan'ı ne ligor dadmendiya devletin dağırken ne ligor dadmendiya devletin navnetevi. Asisiya evci gerek peviste siyaseta ne çare serkirini bir rev rebazı aşiti ve siyasi yani bakın bizim politics of non-accommodation. Yani dibeyin mesela Kurdistan'ı tane bir şiddeti ve teklifi ve daim bu avaya ki siyasi ne çare serkirin. Bu avaya ki birey ve bazı aşikiyane ve siyasi ne çare serkirin. Ama her şey hala bir mekanizme bu nizama Lozane avakın o mesela Türkiye Kurdistan'ı berdavamın hatta iroji berdavamın.
چند گوتنی داوید خوازم به داوی بکن گوتر خو چه ایرانی یک مزینه کو روجلاتا ناوین در روجلاتا ناوین دا پیمانا سایکس پیکو وک سمبول و بنگاه داگرکرین داباشکرین و دسلاتاریا kolonyal, emperyal rojata navîn tê pênasekirin. Lê peymana Lozanê wek peymana aşîtiyê tê binavkirin. Beriya her tiştî divê mirov rast û rast wêne ziman ku ev peyman peymanekî kolonyal e. Yani ava li gorî wê demê, li gorî hukuka kolonyala wê demê ewana di nava çarçeva peymanekî kolonyal da metinger ve birimler ancak menet kare bu yavayı tedbirci. Jibelki duve demeda hukukan amnetüyü da gelek peymane kolonyal hebun evji juan yakar. Tenek merev vek peymane ki kolonyal penase bike Lozane merev kare tedbirci u merev kare xabata lehber viji ba avaki baştır rastakin çetir ve ne zaman u dikarbe ve mekanizma ve nizame لپاشیا خود بیله گلک سپاس نجبو بداریه. گلک سپاس ماموسته. بردام بکن بس میگم بیشتری بچوک بکن اگر دنگ مدچه هوالن ویهلی دنگ پرته و ام دپانل که دنه مجال گرینگه کریتیکه ام رجع بکن هوالن ویالی خوابدن دیالی بالا خوابدن سرور لور صحبته denkti şeklinin baldarbın başlı be. Berdavame panelame Doktor Azat Muhammediyani emşiyar kirin navim mamusta Doktor Azat Muhammediyani şaş hatiyen İslam'ın jibuy beji emleburin duhazın و ام بردوام دکن به مجاران الخاندنا ناسیونالیزم کرد خطابان تبعی یا هشت فرمانست. سلااو ڕێزمە هاوڕێیان بەخێر بێن ڕاستەکەی بەداخەوە هەم عنوانی نێوەکەم بە هەڵە نووسراوە هەم باسەمدا خسارناسیەک یا پاتۆلۆژیەک لە ناسیۆنالیزمی کوردی دوای لۆزان بدەم بەدەستەوە. ڕاستیدا وەختێک باسی پەیمانی لۆزان دەکرێت یەکەم شتێک کە بە زەینماندا دێ دابەشکردنی جوغرافیای وڵاتێکە کە لێکەوتەکەی تا ئێستاش لێکەوتە سیاسی کۆمەڵایەتەکەی بەردەوام بوو. بەڵام من پێم وایە میراتی لۆزان تر لەوە شتێکی زۆر ناخۆشە بۆ مێژووی کورد ئەویش ئەوەیە چوار مەیدانی سیاسی جیای بەخشی بە کورد. چوار مەیدانی سیاسی کە چوار بزوتنەوەی جیاواز، چوار گوتاری جیاواز و چوار خولیا کە هەرگیز پێک نەهاتی جیاوازی بۆ کورد دەستەبەر کرد. من ڕاستەکەی نامەوێت باسی پەیمانی لۆزان بکەم، زۆر باسی پەیمانی لۆزان کراوە، دەمەوێت باسی ئەو ڕەوتە بکەم کە دوای پەیمانی لۆزان ڕوویدا و ناشمەوێت باسی سازبوونی دەوڵەتی کوردی بکەم. ئوسوولەن باسی من نییە دەوڵەتێکی کوردی کە هەر چوار پارچەی کوردستان بگرێتەوە. ئەمن دەمەوێت یەک پرسیار بوروژێنم، باسی یەک شت بکەم، ئەویش ئەوەیە ئوسوولەن بۆ گوتاری هاوبەشی کوردی پێک نەهاتووە، بۆ کورد نەیتوانیوە دوای ئەوەی کە گوتاری هاوبەشی کوردی پێک بێنێ خولیایەکی کوردانە ساز بکە. ئەگەر نەیتوانیوە بۆ ڕاستێکە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی من وەڵامی بەردەست ئەوانن: یەک، زلهێزەکان نەیانویستووە، کۆلۆنیالیزم نەیهێشتووە، حکوومەتە سەردەستەکان نەیانهێشتووە، هێزە ناوچەیەکان و هەرێمیەکان نەیانهێشتووە. یعنی فاکتەرەکان فاکتەری دەرەکی بۆ نەگەیشتنی کورد بە گوتارێکی هاوبەشی نەتەوەییە. بەڵام من دەمەوێت باسی فاکتەرێکی نێوخۆیی بکەم.
لە نێوخۆی کوردستان چی ڕوویداوە بە درێژی 103 ساڵ کە کورد ئێستاش نەیتوانیوە بەو زەرورەتە بگا بەو پێداویستێ بگات. بۆ ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە پێویستە دوو جۆر لە ناسیۆنالیزم باس بکەم. constructive nationalism و reactive nationalism. ناسیۆنالیزمی بنیاتنەر و ناسیۆنالیزمی کاردانەوەیی یا دشکردەوەیی. لە ناسیۆنالیزمی بنیاتنەردا نەتەوەیەک کە ئەو ناسیۆنالیزمە لەودا گەشە دەکا بە پێی تحولاتی کۆمەڵایەتی یا دەبێ بڵێم historical evolution تەکاملی تاریخی فۆرماسیۆنهای کۆمەڵایەتی گۆڕانکاری پێدادێت. کۆمەلگا دەگۆڕدرێ، کۆمەلگا هەست بە هەستێکی هاوبەش دەکات، لە دڵی ئەو هەستە هاوبەشەدا بیر لە سازکردنی شتێک دەکاتەوە، بە شێوەیەکی ئیجابی بنەمایەک دادەمەزرێنێ. ئەو بنەمایە چییە؟ هەمان دەوڵەتە کە مێژووی ڕۆژئاوا یا غەرب پێیدا تێپەڕی، ئەو ئوروپایی ئێستا ئێمە تێدا دەژین لەسەر بنەمای ناسیۆنالیزمی بنیادنەردا. ئوسوولە ناسیۆنالیزمی بنیادنەر یا constructive nationalism لەوە ناگەڕێ کە چیان بەسەرهێنام، لەوە دەگەڕێ کە من دەبێ بم بە چی ساز بکەم و چۆنی ساز بکەم. لە بەرابەر ئەو شێوەیە لە ناسیۆنالیزمدا، ئەو شێوەیە لە ناسیۆنالیزمی بنیادنەردا شێوەیەکی دیکە بە شێوەی گشتی لە ناسیۆنالیزم بوونی هەیە، ریئەکتیڤ ناشنالیزم یا ناسیۆنالیزمی کاردانەوەیی کە بە پێی کاردانەوەیەک کە نەتەوەکان یا بزوتنەوەی سیاسی نەتەوەکان بۆ ناسیۆنالیزمی سەردەستی خۆیان یا حکوومەتهای سەردەستی خۆیان نیشانی دەدەن. لەو دۆخەدا ئەو ناسیۆنالیزمی دەوڵەتە سازەکان، دەوڵەتە زاڵەکان لە پلەی یەکەمدا ساز دەبێت و لە پلەی دووهەمدا سێ شێواز و شێوەی بزوتنەوەکانی سەردەستی ئەم ناسیۆنالیزمە بە پێی سیاسەتی ئەو دەوڵەتانە ساز بوون، نە بە پێی زەرورەتێکی مێژوویی و ڕەوتی پێگەیشتوویی کۆمەڵایەتی ئەو کۆمەلگایە. شتێک کە ڕێک ناسیۆنالیزمی کوردی ئەو شێوەیەیە، ناسیۆنالیزمی کاردانەوەیی یا ریئەکتیڤ ناشنالیزم. جا ئەو شێوەیە لە ناسیۆنالیزم چوار تایبەتمەندی هەیە. من لێرەدا ئەو چوار تایبەتمەندیە باز دەکەم و دەمەوێت لە دوای ئەوەی کە ئەو چوار تایبەتمەندیە گرنگەی ناسیۆنالیزمی کاردانەوەیی باز دەکەم بەوە بگەم ئەو تایبەتمەندیانە چۆن ئەو شێوەیە لە ناسیۆنالیزم ڕێگر بووە لە سازبوونی گوتاری نەتەوەیی هاوبەش و دواتر سازبوونی خولدانە. یەکەم تایبەتمەندی ئەویتری کورد، دیگەری کورد، ئازەری کورد ڕەوتی سیاسی کورد دیاری دەکات. ئەوە مەیدانی سیاسی یا شێوە بیرکردنەوەی خودی کورد نییە، یا ئەکتی سیاسی خودی کورد نییە کە مەیدانە سیاسەکەی دیاری دەکات، بەڵکو ئەو مەیدانەی کە دژبەری کورد تەعینی دەکات بەر ئەساسی سیاسەتێک کە دژبەرەکەی هەیەتی کورد ریئەکشن نیشان دەدا، کاردانەوە نیشان دەدا. و سیاسەتی کورد پێش ئەوەی کە سیاسەتێکی خۆڕەسک بێ بەر ئەساسی پێداویستیەکانی نەتەوەکەی بێ ئیجابی بێ، ڕێک دشکردەوەیە بە نسبەت سیاسەتی دژبەرەکەی حکوومەتە سەردەستەکان. نمونە کوردستانی باکوور دوای پەیمانی لۆزان، لە دوای پەیمانی لۆزانەوە یەکەم بزوتنەوەی کوردی کە سەر هەڵدەدا بزوتنەوەی شێخ سەعیدی پیرانە. ڕێئەکشنە بە دوو ڕوودا و یەک مڵغابوونەوەی خلافەتی عوسمانی، دوو سیاسەتی ئاسیمیلەکردنی کورد لە کوردستان.
بسوتنەوەیەکی جاندار و خەباتێکی چەکداری بەدژی حکوومەتی تازە هاتووە سەرکاری تورکیا ساز دەبێت کە بەداخەوە لە کۆتاییدا سەرکرد دەکرێت. دووهەم بزوتنەوە یا شۆڕشی کورد لە کوردستانی باکوور قیامی ئاراراتە. قیامی ئارارات لە درێژەی سیاسەتی ئاسیمیلاسیۆنی حکوومەتی تورکیەدا ڕێئەکشنەکە بەو سیاسەتە کە لەسەر دەستی خۆی بوون ساز دەبێت. من ناچمە نێوردەکارەکانی ئەوانە و ئرجاع تاریخیانە دەدەم هەموو هاوڕێیان دەزانن ئەسڵ ئەو ڕەوتە تاریخی چۆن ساز بووە بە چۆدا ڕۆیشتووە. وە سێهەمین بزوتنەوەی کورد شۆڕشی گرسیمە، شۆڕشێکە ئەویش دیسان ڕیاکشنە بەو سیاسەتی ئاسیمیلاسیۆنی دەوڵەتی تورکیا و دواتر قانونی تونجەلی ئەو یاسایەی کە کاریگەریەکی جگار زۆری بوو لەسەر حکمڕانیەکی کوردستانی باکوور لەو سەردەم و دواتر کە ئەوانە بەداخەوە هەرز دێنن یەک دەورە هەیە لە دەهەی شەزدا دەورەیەکی کرانەوە هەیە لە مێژووی سیاسی تورکیەدا بۆ یەکەم جار حزبی کرێکارانی تورکیە ساز دەبێ و لەوێدا دان بە حقوق و ماسوولێتدا دان بە کوردبوون دێنرێ شتێک کە ئینکار دەکرا لە دەورەکانی پێشوودا. ڕێک لەو دەوێدا سیاسەتی کوردی سیاسەتێکی نەرمە، کوردەکان سیاسەتی چەکدارانەیان نییە، تێکەڵ بە بزوتنەوەی بە حزبی کرێکارانی تورکیە دەبن و لەو تەریقەوە دەیانەوێ بیست و داواکاریە نەتەوەیەکانی خۆیان باس بکەن. دوایەوەی کەەوە هەرەز دێنێ، دوایەوەی کە ئوسوولەن ئیمکانی داواکردنی مەدەنی نیە لە کوردستانی لە تورکیە بە لەو قۆناغەدا پەکەکە لەدایک دەبێت. یعنی پەکەکە بەرهەمی بە ئەنجام نەگەیشتنی ڕەوتی مەدەنی لە تورکیەیە و خەباتی چەکداری کە بەکە ساز دەبێت دیسان ڕێئەکشنە بەو فەزا ئینسدادە سیاسیەکە لە تورکیە ساز بووە و دواتر ئەو ڕەوتەی کە پەکەکەی پێدادێت تا دواتر ساڵێک لەمەوبەر هەڵوەشانی پەکەکە تەواوی ئەوانە ڕێئەکشنێک بوون بەو دۆخەی کە لە کوردستانی تورکیە ساز بوون کە لە باکووری کوردستان ساز بوون. نمونەی دووهەم دستانی ڕۆژهەڵاتە. لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری کوردستان کە ساز دەبێت، کۆماری کوردستان ڕێئەکشنە بە نسبەت دوو دەرە پاکتا و ئاسیمیلاسیۆنی پەهلەوی یەکەم دوای شەڕی یەکەمی جیهانی. کۆماری کوردستان کۆمارێکی بنیادنەرە ساز دەبێت بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ دژ بەو ئاسیمیلاسیۆنە. دواتر کۆماری کوردستان هەرەز دێنێ، قازی محەممەد و ڕێبەرانی کۆماری کوردستان لە سێدارە دەدرێن، بەڵام حدودی 5 ساڵ کەمتر لە 10 ساڵ حزب دموکراتی کوردستانی ئێران کە کۆماری کوردستانی پێکێناوە و ڕێبەرەکەی ئەدام کراوە تێکەڵ بە پرۆسەی سیاسە بێ بۆ چونکە لە ناوەند ناسیۆنالیزمی مەدەنی و ناسیۆنالیزمی لیبرالی دەبێتە سیاسەتی حکوومەتی ناوەندی. یعنی چی دەمەوێت بڵێم ڕێئەکشنێکە بە سیاسەتی ناوەند و حزبی دموکرات زمانێکی نەرمتر بۆ سیاست لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێتە بەر. کودەتا دەکرێت لە ئێران، حکوومەتی مصدق دەکەوێت ناسیۆنالیزمی مەدەنی بە ئەنجام ناگات، حکوومەتی پەهلەوی دووەم دێتە سەرکار، ئینسدادی سیاسی لە ئێران حاکم دەبێتەوە، خەباتی چەکداری 46-47 لە ڕۆژهەڵاتی کوردستان ساز دەبێت. یعنی زمانی حزبی دموکرات دیسان زمانێکی چەکدارانە و ڕەدیکاڵە بۆ ڕێئەکشن نیشاندان بە سیاسەتێک لە ناوەند هەیە و دواتر ئینقلاب دەکرێت، شۆڕشی گەلانی ئێران لە 57دا و خەباتی چەکداری حزبی دموکرات دیسان دەست پێ دەکاتەوە دوای دەورەیەکی دانوستان و بە ئەنجام نەگەیشتنی دانوستان ڕێئەکشن بەو فەزایەکە لە ئێران ساز بووە. بەڵام لە دەهەی هەفتەی شەمسیدا دەوڵەتی ڕێفۆرم لە ئێران دێتە سەرکار، دیسان هەر ئەو حزبی دموکراتەی کە خەباتی چەکداری لە چەند قۆناغدا کردووە و لە چەند قۆناغدا بە زمانی نەرمقسەی کردووە بە ڕێئەکشن نیشاندان بەو دۆخەی کە لە ناوەندەیە تەوسیە دەکا بە خەڵکی ڕۆژهەڵات کە بەشداری پرۆسەی مەدەنی
وە پرۆسی سیاسی ئێران بن بەشداری بکەن لە هەڵبژاردندا کە ئەوی لە ئاکامدا بە ئەنجام نادا. نمونەیەکی بەرچاوە نمونەی ڕۆژاواتان بۆ دێنمەوە ڕۆژاوا بۆ خۆی ئەو دۆخەی کە لە ڕۆژاوا ساز بوو ڕێئەکشنێک بوو بۆ فەزایی کە لە ئەو خەلای قودرەتی کە لەوێ بوو دواتر ئەو هاوپەیمانەکەی کە پێویست بوو ئەمریکا پێویستی بوو وە سازبوونی ئەو لە ڕاوەستان لە بەرابەردا ئەژداوە دواتر بەداخەوە ئەو شتانی ئەو هاوپەیمانەتیەوە تەنیا جێهێشتنی ڕۆژاوا دیسان ئەوە نەوەک ڕێئەکشن بوو بەو شرایەتەی کە ئێمە دەبینین لە ڕۆژئاوا بووە. یعنی یەکەم تایبەتمەندی ناسیۆنالیزمی ڕێئەکشنی ئەوەیە کە تۆ مەیدانە سیاسەکەت بە ڕێئەکشن نیشاندان بۆ مەیدانە سیاسەکە کە ناوەند سازی دەکا تۆش تەعیینی دەکەیت. دووهەم تایبەتمەندی ناسیۆنالیزمی ڕێئەکشنی یا ڕێئەکتیڤ ناشنالیزم ئەوەیە کە تۆ ئەو مەیدانەی کە کورد ئەو مەیدانە مەفهومیە ئەو مەیدانە واتایەی کە کورد خەریکەتکاری تێدا دەکا ڕێک ئەو مەیدانەیە کە دژبەرەکەی بۆ تەعیین دەکا. ئەنی تۆ لە مەیدانێکی مەفهومی لە مەیدانێکی گوتاریدا خەریکی سیاست دەکەی کە ئەو کە دژبەرەکەت کە دژمنەکەت بۆی ساز کردووی. نمونە ماوەی 100 ساڵە لە کوردستانی ڕۆژهەڵات حکوومەتی ناوەندی ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ کوردی ڕۆژهەڵات بە یەک پاساو تەجزیە تەڵاب سەپەرەتیست وەڕێک 100 ساڵە کوردی ڕۆژهەڵات خەریکە لەو مەیدانە مەفهومیەدا سیاست دەکا و پاساو دێنێتەوە و دەڵێ ئێمە تەجزیە تەڵەب نین ئێمە سەپەرەتیست نین. مەیدانێکت بۆ تەعیین دەکاتەوە لەو مەیدانەدا خەریکی دەکڵێەوە. سێهەمین تایبەتمەندی ناسیۆنالیزمی ڕێئەکتیڤ ئەوەیە کە تۆ لە کاتێکدا کە هەڕەشەی حکوومەتی سەردەستەم دەبێتەوە یا تۆ دەگەیە قۆناغێک کە دەبێ شتێک بنیادنەی ڕێک لەو کاتەدا لێکترازان لە نێو ملەتەکەتدا لە نێو هێزە سیاسیەکاندا ساز دەبێت. بۆ وایە بۆ جاوەقتی لە کاتێکدا کە هەڕەشا سەربازەت کەم دەکا یا تۆ دەبێ بگەیە جێگایە کە شتێک بنیان دەبێت لێکترازان ساز دەبێت چون ئەو گوتارەی کە تۆ سازت کردووە محورەکەی چیە؟ دژمنێکی خارجیە، محورەکەی بنیادنانی شتێک نییە، محورەکەی سازان یا پلاتفۆرمێک نییە کە تۆ لە بینی خۆتدا پێی گەیشت بێتی. تۆ لە دەوری شتێک کۆ نەبوویەتەوە وەک نەتەوەیەک شتێکت ساز نەکردووە کە ببێتە محوەری لێکگرێدانەوەی تۆ بەڵکو چی تۆی لێکگرێداوەتەوە دژمنێکی خارجی تۆی لێکگرێداوەتەوە. نمونەکەی کوردستانی باشوور لە 1991 دوای ئەو سازبوونی ئۆتۆنۆمیە لە کوردستانی باشووردا ڕێک لە سەردەمێک کە گوشاری حکوومەتی ناوەندی کەم بۆتەوە یا تۆ دەبێت شتێک بنیادنی هەرێکی بنیادنی شەڕی براکوشی دەکرێت کۆبیەتی پارتی وەجانێک دەکرێت. لە ڕفراندۆمی سەربەخۆیی کوردستاندا لە کۆناغێکدا کە تۆ پێویستە شتێک بنیاد بنێی لێکترازان ڕوودەدا 16 ئۆکتۆبر دەکرێتەوە بەداخەوە نەبوونی گوتاری هاوبەشی کوردی. یعنی دەمەوێت بڵم ڕفراندۆم بە گوتاری هاوبەش دەکرێت بە یا سەربەخۆی دەوڵەت بە ڕفراندۆم ساز نابێتن ئاوای بڵند تاکدا دەوڵەت بە سازبوونی گوتارێکی نەتەوەی ساز دەبێت و ڕێک لە کاتێکدا کە تۆ ئەو گوشارن لە کاتێکدا کە تۆ دەگەی شتێک بنیاد بنێی ڕێک لێک هەڵدەوەشێەوە. نمونەی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات ساڵی 57 دوای ئەوەی کە حکوومەتی پشپالەوی دەڕوخێ کۆماری ئیسلامی ئێران دێتە سەرکار لایەنە کوردیەکان لە جیاتی ئەوەی کە زیاتر یەکگرتووی بن لەو قۆناغەدا ڕێز لێک دەکاتێن یعنی دانوستان هەیە یەک بەوی کە دەڵێ سازشکار یەک بەوی خودمختاری ئیسلامی و یەک بەوی خودمختاری جۆرێکی دیکەوەیە لە قۆناغێکدا کە تۆ دەبێت شتێک بنیادنەی یا هەڕەشەکان کەم بوونەتەوە. بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە کوردستانی ڕۆژهەڵات بازم لێکترازان لە قۆناغێکدا کە تۆ دەبوو شتێک سازکەی شتێک بنیاد بنێی بۆ ڕێبەرایەتی و خەڵکە ڕێک لێکترازان ساز دەبێت. ئەوە سێهەمین تایبەتمەندی ئەو نوع
ناسيوناليزمي رياكتيف ناشوناليزم ڕێک ئەو شتێکە کورد بەداخەوە لەو 100 و چەند ساڵەدا بوویەتی توانایی لە نەفی شتێک کوتنی نابە شتێک و ناتەوانبوون لە سازکردنی شتێک. ئێمە توانیمانە خەباتی چەکداری بکەین لە بەرابەر دژمندا ڕاوەستین، بەڵام نەمانتوانێت بە شێوەی ئیجابی شتێک ساز بکەین. بۆ ئێمە بە ماوەی ئەو 103 ساڵە بەردەوام پرۆڤەی ناوکتنمان کردووە، بەڵام پرۆڤەی سازکردنمان نەکردووە. بۆیە ئێستاش کیانێکی ئەو کیانەی کە لەسەر خەونێکی کوردانە ساز بوو بێ، لەسەر خولیایەکی کوردانە ساز بوو بێ، لەسەر گوتارێکی هاوبەشی نەتەوەی ساز بوو بێ بەداخەوە بوونی نییە. و ئەمن دەمەوێت لە کۆتاییدا ئەوە بڵێم کە ناسیۆنالیزمی بەرگری کارانە یا ناسیۆنالیزمی ڕێئەکتیڤ ناشنالیزم بەو چوار تایبەتمەندیەی واتە گەڵاڵەی ناخۆجێیی ئەوەی کە تۆ ڕێکشن سیاسەتەکەت استراتیژی سیاسی ڕێکشنە بە استراتیژی سیاسی دژمنەکەت، دوو نظامی ماناییە کە تۆ سازی دەکەی ڕێک ئەو کاری تدا دەکەی ڕێک ئەو نظامە ماناییە کە دژمنەکەت بۆ سازەکە، سێ لێکترازان لە کاتی کەمبوونی هەڕەشەکان و بنیادناندا، و چوار نەبوونی توانایی لە بنیادنانی شتێکدا ئەو ڕێگریەکە لە سازبوونی گوتاری هاوبەش. چوار مەیدانی جیا و لە هەر مەیدانێکیشدا لە کاتێکدا کە تۆ دەبێت شتێک ساز بکەی لێکترازان هەیە و ئەوە ئەو لاوازیە دەبەخشێ بە کورد کە نەتوانێت پرۆژەیەکی کەڵانتر بۆ نەتەوە سازی ساز بکات. و دواتر هەر پرۆژەیەک کە بۆ نەتەوە سازی دەستی دەداتێ چون لەسەر بنەمای بنیادنان نەبووە، لەسەر بنەمای ئیجابی نەبووە، لەسەر بنەمای کۆنشی نەبووە، ڕیئەکشن بووە لە بەرابەر دژمنەکەتدا، بەداخەوە نەیتوانیوە خولیایەکی کەڵانی کوردانە و ئەو شتێکە نەتەوەکانی دیکەی لەسەر ساز بووە، نەتەوەکانی دیکەینە و نەتەوانەی کە زانیویانە داهاتوو لە داهاتوویاندا مناسباتی کۆمەڵایەتی چۆنە، حکوومەتەکەیان کە سازی دەکەن چۆنە، ژن لەوێ لە چ قەوارەیەکی کۆمەڵایەتیدا هەبێ، کرێکار لە چ قەوارەیەکی کۆمەڵایەتیدا قەرار وایە بوونی هەبێ، منداڵ بە چ بە پێوەرێک هەڵدەسەگێندرێ، و لە تەحلیلی نەهاییدا ئەو قەوارە سیاسی کە تۆ سازی دەکەی بە پێوەری ئەو خولیایە کە تۆ هەتا دەبێت چ قەوارەیەکی سیاسی بێت. هەمووی ئەوانە لێکەوتەی نەبوونی گوتاری هاوبەشی نەتەوەیی وەک پێشتر ناشنالیزم ڕێئەکتیڤن بەداخەوە. بۆیە من دەگەڕێمەوە پرسیاری یەکەمم کە وەو پرسیارە کەڵانە دەبیسم دەوروژێنمەوە دەکەمەوە کە چی ڕۆژاوە باکوور باشوور و ڕۆژهەڵات خەونی کوردانەتان گوڵ. زۆر پێگەتان. سپاس مامۆستا ئازاد محەممەدیانی و دبێشا داویدە دکتۆر تارک حەمۆ نویسکار و لێکۆلینەری ئیسلاما سیاسی di mijara piştî 103 salan ji peymana Lozanê Rojavaya Kurdistanê parastina hebûn û nasnameya netewî de Ömerê herî davî. Gelek spas Gülistan. Dem baş rastî min heşt rûpel lê ez ê sernivîs werbêjim. Yani Lozanê beşek Kurda kir nava dewleta bûnavê Sûriyê tê naskirin. Xeta trênê hebû, ew xet wek sînor naskir. Em bûn bin xetê serxet jî Bakurê Kurdistanê ye. Heremên Rojavayê Kurdistanê wek geografî û demografî beşek ji heremên Bakur bûn, yanî cezîrê wek beriya Mêrdînê dihat naskirin. Kobanê wek deşta Sirûcê dihat naskirin. Xwe Efrîn beşek ji Entebê bû. Yani tê bîra me bav û kalê me digotin em ji Mêrdînê hatin heya Çiyayê Ebdilezîzê me wek girên Kurd me pezê xwe li wir dikêrand. Yani heya Çiyayê Ebdilezîzê
او بشك خا كردستاني بو دما جو سوري ابابو يعني بو دولت شخو سوري يعني شورش عربا يمزن 1916 تيكات شريف حسين بن علي جمكاي هات ديجو عثمانيات سرهلدان كر اردن سوري قردس خو كوريا خو ملك فيصل صراحه 1920 سويداني چند يعني كيمي ساله كيما برغو داغرتيا فرنسا هات فرنسا 1920 و 1946 سوريا مانداتي كر سياستا فرنسا الهندري كردا او جتايبت مديك هو سياستا جنيني روشنبيرين كرد سياسة مدارين كرد يبو كل سوريا نو ديتن روشا لوزاني قبول نكر يعني دست بلوك سياسي وتفكرك روشنبيري مزنكرن صالة 1927 ده كوملا خويبوني آباكرن روجاوای کردستان جی نتنی یعنی آخافتنو گوتنبو دواره پراکتیکی جیده او کسایتین ناسکریین کردان یعنی میر کامیران بدرخان میر جلادت بدرخان ممدوح سلیم بک حاجو آغا عثمان صبری دکتور نورالدین زازا او مالبات این کردای گوشامیجی جهبونه جبو دستکی بدن شورشین لباکور کردستانی آلیکاریک عسکری یعنی نشاندان شورشا آگریه یا سرکیشا جنرال نوری احسان نوری پاشا 1930 كوملا خويبوني عشيرين كرد الرجاوي كردستاني ريخستن كرن وهدف نيشان دانغو اوي شش جبهين شر ديجي ارتيشا تركيا ذكن داغو او زغط وشوسان ناغو ارتيشا تركيا ديجي سرهلدانا اغريه ذكر ضعيف يعني او خلق بيش كنادل وبابه لمخاض جبرغو دولتا فرنسا تيكلداري دولتا تركيا يا نوبو يعني حاضري وامريكانيين جو كوملا خويبوني كر تيكبر يعني تاني شش جبهيان تاني جبهيك قريبو اريشي بك و يعني شر الدجي ارتيشا تركيا اعلان بك يعني نوا فرنسا ايده نوا دسلادارا فرنسا ايده كردان خويبوني تقوشين قلكي مزن نيشاندان يعني فرنسا سوري كربو هن چند بش سن دقوتن دولتا علويان برآبي چه كربو دقوتن دولتا درزيان سويداي چه كربو كردان و هوالبندن خوي سرياني وعرب الجزيرة خاصة جو فرنسا يستاتوية كي بدوان يعني جزيرة جي وقت دولتك كراني كرد شريك عرب وسرياني جي هبن قبول بك فرنسا يجبر زغتين دولتا تركيا يعني اف خاستكا خويبوني هونك قال لك هم لا ين جو كردان الشامي والرجاوي كردستاني اباكرن يعني خويبون وهيزين دن قال لك ابون حزارو نفسدو سيد دان دستيكر يعني جواكين اليكاريه قال لك ناف هنا يعني جبو اختي نقرا مزنا بيجم يعني حما هنا الشيء اللي قارن بدينا صار سيد دا وسيو حشتا وسيو بينجا قال لك شالاكي قال لك ريخسن هذا اباكرن جبوكو هيك نتوي جم كردين روجابا خرد بكن لحياه يعني حياه جو سوري صلاح هزار نفسه كلو ششان الجير دستي فرنسا يدرنكت تم خباطه كردين روجابا كردستاني بو تم جبو باكور كردستاني بو تم هزرك هبو جو جرك بعسكري بتكوشين وبسرهلدانا باكور كردستاني دستي دولتها ترك خلاص به داغو روجابا تبدي وكردستان بدو ولاتك ازاد تمسك قبون الجم يعني كردي روجابا هبو لي دماغو سوري حضرنا نفسه كلو شان ابابو دولتك هات نشان دامبو اندامي يكتيان نتوام ويشاغي يعني دست بلو تفكرك سياسي بو يعني كام دري سوريا دي وكرد لتواد بيمين ام كما كارم دست بخن يعني سوري ما كلو شاشا حياه بينجيو حيشتان ديزن يعني سيستمك نا اجتماعي ونا ديمقراطي
حزر عرب پرستیه پیشو دقوت سوريا بشكل يكتيا عربي فراني عربي بينجي وحيشتا حيا شيس وددا سوري مصري ربويك يكتي تشيكر او يكتي بيجو ما دوان هر 4 سالان جي بكردا زرارك مزندي يعني رجيم جمال عبد الناصر رجيم سر اساسيا تو فرستي عرب ادبو تفسكي كردان قبول نكر قرتن تشيبو يبرقو يعني بارتيا كم يا سوريا يا سياسي حزار نسدو بينجو حفتان دا مزرعه هات قرتن آلية دسالداريا يكتيا سوري ومصري دكتور نور الدين زازا حزار نسدو شيستين دي باريزنامه برفره تشكيش حكومتا يكتيه كر فساد كردي شيروفكر كرد دان ناسكرين هبونا كردان السوري وقت جغرافيا كردستاني اناليز كر يعني اف فاسك ديش آلية سوريا نهار قبول كرن ديجي يكتياب مصرير صلاح حزار ونفسه شيف ضد كومك عسكرين سوريا دربانك اعلان كرن يعني او يكتي خرا كرن سوري دي سبو دولتك سربوخه جبوغو او يعني جودو خازيا خو وخراكرنا يكتياب مصر بشيرن هاتن سر كردا يعني تعداد زي در كردا كرن حزار ونفسه شيف وسيساده شيش سيادر اوك درخستن سدو 20000 كرد بهم ولاتيا سوريا يشتن ناوي كومارا سوريا كرن كومارا عربيا سوريا بلي عربا البي ولاتي ندي بشتيوي 1906 ضد بارتيا بحثي قاشو اوجي بوي دي سي كي او كوما جنرال يا جو دخاز دسلطاريه خسته وهذا صار حكومه سوريه بارتيا بحثي دست يعني بروجين نجات برسانه ديجي كركر او سدو 20000 كرد ويدمي بين ناصمه هي حزار من سدو حفتي وشار كمبرا عربي الجزيره يعني بيك زبي ومالين كرداي دسي وانقرتن ودان عشيرين عربايين جوجرا انيبون يعني بيشي وي سياسه نجات برسانه ديجي كردان مشاندن سالين حشتي يجو تقرا ازادي فازيا كردستاني پیدا بود هات روجاوا و هات شام حلبي اشياريك نتويجم كردين روجاوا تشيبو مورالك زياده هات داين يعني تقرا عسكري الباكوري كردستاني تقرا سياسي سرهلداني قال مورالك مزندان كردين روجاوا شتيوي صارانو دي باشوري كردستاني جي سرهلدانا باشوري كردستاني تشيبو ساتيا بو باشوري كردستاني قرد جارك دن يعني مورالك مزندا كردين روجاوا ده 2011 امزان سوريا وك يعني دستيك سرهلدانا قلبو بداوي دوري شركي ناوخيبو جارك دن كردان بشكليا بارتيا كيكا ديمقراطيك بيدي ساتويك اباكرن هيزين عسكري اباكرن قسم بوخبو باريزن الديجي هم تول هديا قول سوريا بيدا بو هم جي ديجي ريخسين توندرويك مينا داعش ومينا النصرة داري مستاتويك اباكرن خسريك اباكرن دولة ترك جارك دن هند زانن يعني دا قدكري كير حزار نسلو ده حزار وحيجدان ده عفرين دا قركر ده حزار موضاد بيسبي وسريكا دي دا قركر روشات دا قركريا دولة ترك وديجي كردان اوبراسيون وسياستا جول راكرني حيا داويا صالات 2024 دوم كر دماغو هتجي بازارك ناو نتوي هات سرد سلطاريا سوريا امجا بهتشي ياغو نزيكي دولتا تركي ولاتن عربي ام هتشي ركتنا شركي مزن بيمانا ده ازاري هات مذكرن لي قبول نكر كشي كومبجيل ديجي علويان ديجي درزيان كر إريشي كردان جي كر بيلان هبوغو يعني كومبجيل مزن سري كردابينه ساتويا كردان خرابك هيزين عسكريين كردان تيك ببه لي براسي جبرغو يكتيك نتويدا كتيش برغو تواهيا ملتي كرد ونتوا كرد الكردستاني مدربه وبيشانداني قرسي ديجي هتا شيكرن يعني رياكسيون قل كي مزن بيدا بو هتا شي باور كرغونا يعني مثلا لما 4 مليون كرد روجاواي وهن هيزين عسكريه روجاواي نعم مثلا نتوا كرد او ينكار بكشتار نتوا كرد بدعدي هتا شي يعني باش وقاوا ابيت بيمانك ده مذكر قل قصدي مرسومه سيزدانجي درخص بو وقت ناسنامه وقت زماني كردي فرمي نازدكه
انها بيمانك هي نابرا قصدي وقصدي وهذا شيء فرم بيمانه انتجراسيونيه تشتي جرين رينا من جو ام يعني هزي عصي دمينين وقوه شار طابور ما هبن نا تفاين جو طابور العفريني جي توغايك مزن تا اباكرن يعني ام كارن بيج انها سي حياه شل حزار فورت وكتين كردا بتكن جير سلاحن تبي اسايشي يعني شل حزار دي هني هرمي مجي دستي مدن جزيره دستي مدن عفريني ملتي ما بقريا 100,000 ملتي ما بقريا ابيا يعني جارة يكمل هرمك الروجلاتي روجلاتي الروج اباي فراتي يعني مزارن او بروجي اصلاحات الشرق ابو 1920 بين دولتها ترك بيلان ذكر جو روج اباي فراتي تباهي يعني كردا دربك كردا اصيم لبك اف بيلانا سر عفريني جي درباس داربو اللي انا ملتي ما حمل بقريا عفريني سري سدي نودو بين زي دتر بقريا عفريني او كسين جو جي واجي قرتنا او جي هدي در كذن انها سري كاني جي بيلان هي جو ملتي ما بقري سري كاني انت لهبي دوان روزانا دي تشي من دي يعني ايروجي اغاهي قرتن جو او تلهبي جو هم كسين عشيرات دكن جو مالي كرداد بمينن فوالا دركتن او يجي نشار بمن جو مالي كرداد كذن بروسيسا انتجراسيوني اللي كارك مازال بيشاميه جبرجو كرد يعني نتني السهر معنا كرد حماي نبي حماي كردن يعني مثلا مالا برابو مالا هابو يك جوان سروك سوري محسن برازي سروك وزير سوري بو حما نبي كردن ام قاربن اموان كردات دي بقرين ناصماواني نتوي شامي مالين كردات شامي يعني هزا كردات ديار كره خباتك سياسي انتجراسيوني البيشامي كردي رجاواغو ام زيدتر دواري يعني اشيكي ودواري سياسي دي ام قاربن وزناخو ويزافو زيدتر سوريا ديار كره بكن وام قاربن حكمي شاميجي بمشي من اللي هرمي مجي دسي مدنيا وقت سياسات وقت ريبري وقت هيزك عسكري يلا صح Great سپاس جبر وقت نکارم پرسان بگرن جبوی دن لیورین دخوازی امی پانل خو بداوی بکن جبو بشتران مرال چیک بلیسل جبار فرمان پروفسور نایف بزوان و دكتور آزاد محمدیانی و هروها دكتور طارق حمو گلک سپاس بکن جبو کداریا و بشتاریا و جگل برنامه و هم بردوام بگلک سپاس ام نهال بر نقطه داتین جبو پانل تن یک برزان بجدروان عزیز و بنرخ که برنامه ما دوام که هوانو هوان در دور چادر زحمن نبت ایجی هبی کرم که به چادر رونن گلک آخف وان نامدن هوال نرین خوابین زمان هوال بل هنه که در دور چادر کم ببن برنامه ما دوام بکم هنه که بر کوپه که برنامه خواه دادی بکن هوال جا نه گلک نونر و اندام و برپسیارن پارتین سیاسی و انسازی جواتی هنه امی بشا آخفوان آتن دست بکرن یکمین لسرناو جدیر وزیر عدالت یا باشور رزدار شیزان امداوتی دکرکن کرم تیوار دیوروتان باش من شیلان بریکاری وزارتی دادی حکومت یارێنی کوردستان خۆشحاڵم ئەمڕۆ لەم ڕێو ڕسمە لەم یادا ناخۆشە لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم من ڕوونکردنەوەیەک پرسنەیشتێکم ئامادە کردووە
دەڵێن یادی 103 ساڵی پەیماننامەی لۆزان لەوانەیەکی مێژوویەوە بەرەو بەرپرسیارەتی داهاتوو بەرەو دیدگایەکی هاوبەش بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندیان نیشتیمانی و نەتەوەیەکان و پتەوکردنی هاوبەشی پێکەوەژیان لە کوردستان. یادی 103 ساڵەی پەیماننامەی لۆزان لە کاتێکدایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری سیاسی و ئەمنی و ئابووری گرنگ بەخۆوە دەبینێت. ئەمەش وا دەکات پێویستێکی هەنووکەیی بێ کە دووبارە بۆ خوێندنەوە و هەڵسەنگاندن بۆ ئەو وێزگە مێژوویە بکرێت، نەک تەنها بە مەمەستی گەڕانەوە و بەسەرکردنەوە، بەڵکو بۆ پەندوەرگرتن لەوانەکان بە جۆرێک یارمەدەر بن بۆ بنیاننانی داهاتوویەکی ئارام و دادپەروەر. پەیماننامەی لۆزان لە دیارترین ئەو ڕێکەوتنامانە هەژمار دەکرێت کە بەهۆیەوە جارێکی تر نەخشەی جیهان گۆڕانکاری بەسەرداهات دوای جەنگی جیهانی یەکەم بە جۆرێک ئاسەواری درێژخایەنی لەسەر گەلان جێهێشت لە نێویشیان گەلی کوردستان. لەو کاتەدا کە شارەزایان و لێکۆڵەران ڕای جیاوازیان هەیە لەسەر هەڵسەنگاندن و ئەنجامەکان پەیماننامەکە، ئەوەی نەگۆڕ و بەڵگەنەویستە ئەوەیە لەسەر ئەوەی کە چی پێویستە بکرێت بۆ پارێزگاریکردن لە پاراستنی ماف و دەستکەوتەکان و کردنی ئەمن و ئاسایش لە جیاتی ئیکتیفاکردن بە گێڕانەوە بۆ مێژوو. یەکەم گرنگترین وانە یەکڕیزی نێوماڵی کوردیە. مێژوو دەخت لەوە دەکاتەوە یەکڕیزی کۆڵەکەیەکی سەرەکیە بۆ پارێزگاریکردن لە هەر دۆزێک. لەو سۆنگەیەوە یەکڕیزی نێوماڵی کورد ئەرکی لە پێشینەی سیاسی کۆمەڵگەیە کە ئەویش بنیاد نەدرێ لەسەر گفتوگۆ و ڕێزگرتن لە یەکتری و ئیدارەدانی ناکۆکیەکان بە شێوازێکی دیموکراسی و پێشخستنی بەرژەوەندیەکان لە جیاتی بەرژەوەندی کەسبی حیزب. هاوهەڵوێستی مانای ئەوە نییە کە فرەچەشنی سیاسی نەبێنێ، بەڵکو مانای ئەوە دەگەێنێ کە هەموو لاکۆک بن لەسەر بنەما نەگۆڕەکان و بابەتی چارەنووسساز بۆ بەرەنگاربوونەوە و ئاڵنگاری و گۆڕانکاریە هەرێمی و نەوڵەتیەکان. خاڵی دووەم هاوبەشی نێوان نەتەوە و پێکهاتەکان بە درێژایی مێژوو کوردستان نیشتیمانێک بووە بۆ فرەنەتەوەیی و ئاینی و مەزهەبی و ڕۆشنبیری و هەموو پێکهاتەکان ڕۆڵیان هەبووە لە بنیاننانی کۆمەلگا و پارێزگاریکردن. لەو سۆنگەیەوە داهاتووی کوردستان بنیاد دەدرێت لەسەر پتەوکردنی پێکەوەژیانی ئاشتیانەی ڕاستەقینە لە نێوان پێکهاتەکان، ڕێزگرتن لە مافە کولتوری و زمان و ئاینی هەموو تاکەکان، دانان بە قوربانی هەموو تاک و پێکهاتەکان، بەهێزکردنی بنەمای نیشتیمانی و یەکسانی و سەروەری یاسا، قەدەغەکردنی هەموو جۆرە جیاکاری و ڕق و کینە و پەروازەی. جۆراوجۆری سەرچاوەیەک نییە لە بێهێزی، بەڵکو بنەمایەکی پتەوی پێشکەوتووە کە دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ گەشە و ئاسایش ئەگەر داهاتوو بە زانایی ئیدارەکرا. بەرپرسیارەتی خاڵی سێەم بەرپرسیارەتی حیزب و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دام و دەستگا ئەکادیمی و ڕاگەیاندنەکان بەرپرسیارەتێکی مێژوویان دەکەوێتە سەرشان لەم قۆناغە هەستیارەدا و گرنگترین ئەرکی سەرشانیان بەهێزکردنی گفتوگۆی نەتەوەیی و لێک نزیک بوونەوەی و پاراستنی دام و دەستگا دەستوریەکان و پشتیوانیکردنی حکمی ڕەشید و پشتیوانیکردنی گەنج و شنان، دروستکردنی پردی متمانە لە نێوان هاوڵاتی و دەستگاکان. خاڵی چوارەم پەنوەرگرتن لە ڕابردوو وەک دەسەوتەکانی داهاتوو و دوای تێپەڕبوونی زیاتر لە سەدەیەک لە پەیماننامەی لۆزان ئاستەنگی ڕاستەقینە بریتیە لە دووبارە خوێندنەوەی مێژوو بەتەنها. بریتی نییە لە دووبارە خوێندنەوەی مێژوو بەتەنها، بەڵکو ئاستەنگی ڕاستەقینە بریتیە لە هەوڵدان بۆ دووبارە نەکردنەوەی هەڵەکانی ڕابردوو و خۆپاراستن لێیان تاوەکو نەبێتە هۆی لاوازی کۆمەلگا و لە دەستدانی بەرژەوەندی ڕاستەقینە لە کاتی گۆڕانکاری گەورەکان. باشترین ڕێگا بۆ بەرەنگاربوونەوەی هەر ئاستەنگ و ئاڵنگاریەکی داهاتوو بریتیە لە بنیاننانی کۆمەلگایەکی بەهێز بە دامەزراوەییکردن و ئابوووریەکی بەهێز لەگەڵ پارێزگاریکردن لە یەکڕیزی و پتەوکردنی گفتاری ناوخۆیی و
پەیوەندی ئەرێری هاوبەشەکان لەگەڵ لە ئاستی نێوخۆیی و هەرێمی نێودەوڵەتی. پێویستی خاڵێکی تر پێویستی هەبوونی استراتیجێتێکی نەتەوەیی نیشتیمانی هاوبەش کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە دەبێت لەم قۆناغەدا سەرکردایەتی سیاسی هەر چوار پارچەی کوردستان کاری لەسەر بکەن کە ئەمەش دەبێت بە شێوەیەک بێت کە هەموو لایەنە سیاسیەکان و دەستگا فەرمیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و زانکۆ و پسپۆڕان و گەنجان و ئافرەتان نوێنەریان هەبێت لە داڕشتنەوەی ئەو استراتیجیەدا بۆ ئەوەی بە استراتیجێتێکی پتەوی بناغە بۆ دانرا و کاری لەسەر بکرێت. خاڵێکی تر کە ئێستا زۆر زۆر گرنگە دەرچوون لە چەقبەستووی سیاسی بەرپرسیارەتی نەتەوەی قۆناغێکی هەستیارە. لە ئێستادا کوردستان بە دۆخێکدا تێتەپەڕێت کە پێویستی بە ئەو پەڕی بەرپرسیارەتی سیاسی و نەتەوەیی هەیە بەهۆی ئەو گۆڕانکاریە هەرێمی و نەودەوڵەتیە خێرایانە و ئەو ئاستەنگە ئەمنیانەی کە بەهۆیەوە دروست ئەبن لەو چوارچێوەیە بەردەوامبوونی ناکۆکیەکان لە نێوان لایەنە سیاسیەکان و دواخستنی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان تەنها هۆکارێک نابێ بۆ تەنگەشەی سیاسی و ناوخۆی بەڵکو و ڕاستەوخۆ ڕەنگ ئەداتەوە لەسەر توانای دام و دەستگا و بەرەنگاربوونەوەی ئاڵنگاری و پاراستنی دەستکەوتەکان و بەهێزکردنی متمانە لە نێوان هاوڵاتی و دام و دەستگا و دەسەڵاتدارەکان. بوونی جیاوازی بۆ چوون لە نێوان حیزب و سیاسەکان شتێکی ئاساییە لە سیستەمە دیموکراتیەکان، بەڵام گۆڕینی ئەو جیاوازیە لە بۆ چوون بۆ جۆرێک لە تەقبەستوویی سیاسی بۆ ماوەیەکی درێژخایەن دەبێتە هۆی بەهێزبوون و ڕوبەڕووبوونەوەی ناوخۆی و دواکەوتنی چاککاریگەری نەرێنی دەبێت لەسەر بارودۆخی ئابووری و خزمەتگوزاری و دەشبێتە هۆی کەمکردنەوەی توانای هەرێم لە مامەڵەکردن لەگەڵ مەلەفە استراتیجیەکان چ پەیوەندیەکانی لەگەڵ حکومەتی فیدراڵ یان لەگەڵ هاوبەشە ناوخۆیی و نێودەوڵەتەکان. لەو سۆنگەیە و پێویستە هەموو لایەنە سیاسی سەیری پێکهێنانی کابینەی نوێ ترەوە لە هەموو جەنگێکە شنان زەرمەندی یەکەم و ژنان و مناڵان زەرمەندی یەکەمن بۆیە داوا ئەەکەم بەدەر لە حیزبە سیاسەکە لە پێکهێنانی ئەو استراتیجیەکە بۆ ئەوەی ئێمە ساڵی ئایندە یادی 104 ساڵەی پەیماننامەی لۆزانی نەکەینەوە، ئێمە ساڵی ئایندە بتوانین لێرە ئاڵای کوردستان هەڵبکەین و کوردستانی سەربەخۆ ڕابگەین. زۆر سپاس. gelek spas ji bo Rêzdar Şîran rêvalên hêjan niha li ser navê Koma Civakên Kurdistan endamê rêveberiya Konseya Koma Civakên Kurdistan Rêzdar Zubeyr Aydar kerim teva. دوست و هەواڵێ نێژە
پیشی هر تشتی همو بشترواران کسی آماده و کسی ما گوهداری کن همیا صلاف کن بمناسبت 103 سالیا پیمان آلوزان امیرالویدر کنگونه 103 سال پیش نها به کنفرانس کی ناف دولتی به بشتاربونا کردستان ها تا پارچه کرد همو پروبلم این که حتی نها هم جیان دکن ایش و 100 سال مکشاندی انوی کنفرانس بروی قاسی هر سال کرد حقا کل ویدره آن یک دولت فیزیکی و شوینی لوزانه دکتر دیسا بحثا پیمان لوزانه کرد نه شر جهان یکمین ده همی جبهه ده کردی گل دولت عثمانی همی جبهه ده کرده شر کرد پاشه جی وقت دولت عثمانی تیک چو پیمانه کی بریاره کی پارلمنت و یعنی یا عثمانی ها ده هری داوی گوتن میثاقی ملی یعنی پسوندا نتوی سوندا نتوی او بو کرد و ترکی هفرا سنور عربا یل جهه تبیجه حتی جهه کو پرانیا و کردن سنور و تیوی داری یعنی شوی پیوه عربستان نینه لی پاشه جی شر کو ترک دبیجن شر آزادیه یعنی شر کو رزگاریه وی شر الهمبر یونان و کرین وی شری دجی کرد همی جپا ده هبی پاشه جی گوتن ام نونر کرد و ترکا تینه وی داره امال وی داره المره وی لوزانه کردار ایقانت کرن وی لوزانه ایقانت کرن پیمانه که حتا چکرن کردستان حتا پارچه کرن بشکی دانه سوری بشکی دانه عراقه شما بشه ایرانش میج راحت بی پارچه کرن بشکی دانه ترکیه وی رنگی حتا پارچه کرن برو قاسی جی هیچ مافی کرداجی ناوره درباز نبود و دو بیجن هون چما دش درک کرد امجی نها پیواجوه اکی باکور کردستان دولت ترکیه را تیمشان بود نها درباز مرحله اکی یا قانونی دبه یعنی تشته تی پایین تشته تی هیوی کرن نوا دو سه هفتیه ده قانون اکی چرچوه درک کرد وی دمه ده وی مناسبت هم بانک دولت ترکیه جید کرد هم بانک رایدار دولت ترکیه جید کرد نها لازمه ev sere rastgirine ki bu peymana lozane beçekirin. Yani nabe em nikarin tişti rojava başur ruşlat navbereme de sınırı veki mayin hati dayin tel hati dayin em nikarin ve tişti kabul ki. Ve tişti ki nu beçekirin. Yani em levma becin ve lozan beş nu vekirin. Ve be nu vekirin ev sınır biruz ninin be irada mehat nedanin em rast dengi halbe de bilin naval em dikarin heneki walatara peymana çekin heneki rabakımı le her tiş lazıma hizmet çareseriya perskereka kurduremti pevajua bakurji aynı tişte تشته روش آواز عین تشته یه روشلات جی یه باشور جی همان تشته صد و سیمین سالوگر پیمان لوزانی هم لوزانی و در فتحنا یعنی در فتحنا هم فابتن یک سر بکن تهلیکه جهنم تهلیکه سر باکور هنه سر روشلات هنه سر باشور هنه سر روجاوا هنه بوی قاسی ام بانگ دکن و مناسبت ام جاره که دی بانگ دکن
ام همی کنفرانس کی نتویده ام همی کم ببن ام یک دنگی کی ناف خدا چکن هفره دیپلماسی بکن هفره سیاست بکن هفره رخصتن بکن هفره پاراستن بکن اواج بو ما همیه مهمه اما ام نها لوزانه نه 6 kilometre و وتر جنبره ناوندکی دویمی ناوندکی مازن یا نتوین یک بوی لوی دریه صدو نوتو حق ولاتو ملت لوی دریه تینا تمثیل کرن ام وکی کرد اجمار ما در دور 6 میلیون ام ناینا تمثیل کرن لازم ام بینه تمثیل کرن یعنی کردجی لازم الوی هرمه وکی ترکا عربا فارسا ببن خودی ماف ام پشتکی شوا زیده ناخازن لازم ام شواجی کمتر نبید لازم هم نتر یک بوی ده بینه تمثیل کرن کرد به ناو خواه بینه تمثیل کرن همی جهاده برو قصی سر مها حزیران بریاره کو جواتا گشتی یا کنکه اسپاندی کو لازم همه یعنی کنکه و سری لی بده کو کرد نتوین یک بوی ده بیتا تمثیل کرن ام پشکریا و بریارت کن ام همی آوی گل و بریارنه ام همی گل کردستان کسی حاضر دخوازن پشکریا و بریاره بکن ام و سرلیدان نتوین یک بوی بکن ام تکوشینه کی بمشنن که ام جی وکی ملتکی وکی هر ملتکی لوی ده خودی دنگ بن ام و پشکریه شو هم یاد دخوازن این رو روش اوه همی واریده هم خواه بکنید همی واریده دنگ خواه بکنن جهانه همی واریده تکوشین آزادیه بکنن انجامه بوان هیسان از جاره که ده هوا هم یا سلاف دکم سپاس دکم سرکتنه دخوازم به هویا سرکتنه زور سپاس جبو رزدار زبیر ایدار نهاجی رزی ده لسرناوی پلاتفورما یکیتیا سرناوی پلاتفورما زمان کردی شمدین گلمک حوال نیجا بشتران عزیز از وکی خدمتکار کی زمان کردی و همیان به رزداری صورت ایرم دارمه پیمان لوزانه از جید خوازم یک هووکی لسده بشه ده پیمان دا او دولتن که ناخوزم ماف بدن تو گلی هنک خالن الاستیکی آباد که او خال الاستیکی پیمان لوزانه دا خالا جنتویه کدوه دا ناوی تنتوی گلی ناتیان پیناسکرین بتنه مسلمان و نه مسلمان هاتنه پیناسکرین جبر ویه که چقاسی کده ناو نتویدا لسر دی زمان کردی لسر دیروکا کردی لسر مافین کردی دی آباد مسئله دن پروژه به دولت ترک لسر و خاله ناراضی بونا خو نشان داده جبر ویه که به حضور او دا از دیوه پیمان شرمزار کرد اما دو بیا ایرو هر کس بیجه نفوسا کرده بهانه از حواله که ویه که 5 سال من السر نفوس کردستان لیکولین است. لگوی لیکولین من بتنه دباکور کردستان دا ان هندک ترین نفوس کردستانیا سر 40 میلیونی داره. لگوی حساب. لی مافیوانه نه مافیوانه زمان ہے نه مافیوانه
کسایتی هست نجی مافیوانه کمالایی هست جواکی هست انبیاد رجل زبان کردی حتی اینها خود پاراستی زبان کردی به دبستان کردا نه هست بیت کردن به سرگونان نه هست بیت کردن به زوردستی نه هست بیت کردن لی ایرو گله امدبن مترسیه دارد لگوری نتوهی یک بوی زبان کردی به 813,000 بیجی ناو جهانی داره و ام زی زمانی پاریزی لی ناو دوک زبان کردی دا مترسی لسر دملی هیا و مترسی لسر هورامی هیا او زمان بر بمرینه باید چون از ده حضور ودا از ناخذم زیده زمان دما حوالی اندستینم از وی بانگوازیت که هیکه زاروی و گلتی که به زمان دایکا خود نظام بن آن زمان دایکا خود جبیر بکن نه دهاتیا وی ولاتی ہے وی وان زاروکا ہے نجی دهاتیا وی گلی ہے جبر ویه که از وی بانگوازی دکن لهر چارپرته کردستانه و دیاسپورای her maleke Kürt bire bive dibistane ka zmanê Kürtî. Her maleke Kürt bire zaroya xwe bişîne ji bo perwerdeya zmanê Kurdî. Lê la Almanya'ya dixwazim gwera tek minakî bêjim. Li Almanya'ya di ser 2,5 milyon Kürt hene mixabin êku dibistana Almanya'ya da dixebite zimanê Kurdî fêr dibin 1500 kes. Wê doritan. û mamosteyê zimanê Kurdî fermî jî 34 kesin. Divê em vê tiştî bidin berçav û ji bo ku zimanê xwe biparêzin çi ji destê me bê em ê bikin. Ji ber vê yekê ji bo ku hevalên me ev derfeta axaftinê jî dan min ez spasiya xwe ji wan re pêşkêş bikim û ez spasiya xwe ve godervana re jî pêşkêş bikim û ve hemiya birêzdarî silav dikim. ئەو کۆبوونەوەیە ئەو یادکردنەوەیە ڕۆژی شومی یادکردنەوەی لۆزان ئامادەبووانی بەڕێز هەڤاڵان و ژنان و پیاوانی ئامادەبوو تێکۆشە بە خۆشحاڵیەوە جارێکی تر لێرەوە بە جەنابتان دەگەینەوە کەوە ئێمە دیسان لێرە یادی شومی لۆزان دەکەینەوە کە بەڕاستی کاتێکی ئاوهایە ئەو ڕۆژە کە کوردستانیان تیادا بەش کردووە. بناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستخۆشی لە
بەڕێزان دەکەم کە ئەو یادەیان ئامادە کردووە هەروەها خۆیان ماندوو کردووە و ئێمەش هەموو کاتێک بەشدار دەبین پێمان وایە لەم هەلومەرجە گۆڕاوەکاندا ئەم جۆرە چالاکی و کۆبوونەوانە زۆر پێویستن چالاکی ئاوەها وەکو ئەوانش کە پێشە من قسەیان کرد داوای زۆر شتیان کرد ئەو چالاکیانە پێویستە ئێمە پێکەوە ببەستێتەوە بۆ ئەوەی بتوانین داواکانمان یان سەری داواکانمان بەرزتر بکەینەوە